عزیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش خۆشحاڵین جایشتی لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەشی تر لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان لەگەڵ هاوڕێ عزیزم ڕەحمان حسێنزادە. هاوڕێ ڕەحمان ئەم کاتت باش ومێدەوارم ڕۆژێکی باشی بوو بێت تا ئێستا. زۆر سپاس، زۆر سڵاو هەیە بۆ بینەران و بیسەران. فەرمونون. زۆر چاکە هاوڕێ ڕەحمان بەرنامەی ئەمڕۆمان سێ بابەتمان هەڵبژاردو کە قسەی لەسەر بکەین. سەرەتا لەسەر ئەو تاوانە گەورە زۆر دڕندانەیە بکەین کە بەرامبەر بە خەڵکی عەلەوی لە ساحلی سووریا ئەنجامدرا لەلایەن دەستگای ئەمنیەکانی سەر بە حکوومەتی جۆلانی و هەروەها ئەو گروپانەی کە هاوکارن لەگەڵیا. باسی دووەممان سەبارەت بە ڕێکەوتنی دەسەڵاتدارانی دیمەشق و قەسەد ئەبێ یا هەسەدا هێزەکانی سووریا دیموکرات. بەشی سێمی بەرنامەکەمان یا بابەتی سێمان باسی جمهوری ئیسلامیە لە دووڕیانی نێوان تەسلیم بوون و جەنگدا. بەم باسی کۆمەڵکوژیە دەست پێ بکەین کە لە ڕۆژەکانی 7 و 8 و 9 لە ساحلی سووریا، ینی دوو پارێزگای گەورەی سووریا ئەنجامدرا و دوو پارێزگایە کە لازقیەیە و هەروەها تەرتوس. ئەم دوو پارێزگایە بە شێوەیەکی بەرچاو ئەو کەسانەی لێ ئەژین کە سەر بە مەزهەبی عەلەوین یا بەوە حساب بکرێن. دیارە بەر لەوەی کە ئەو ڕووداوە ڕووبات و پێک بێت وانی کە متابع ئەخباریان کردووە زانن ڕۆژی پێش ئەوە 6 مانگ کەمین لە چەند جێگا لە ناو ئەو ناوچانەیە بۆ هێزە ئەمنیەکانی سەر بە حکوومەتی جۆلانی دانرا. گورزێکی زۆر توندیان لێوەشانن، چەندین کەسیان لێ کوشتن، ژمارەکە لە نێوان 200 تا 300 گوایە لەوە ئەچێ ژمارەکەش زۆرتر بکرێت لەلایەن حکوومەتی جۆلانی و بە تایبەتی پاش ئەو تاوانی ئەوان ئەنجامیاندا. بەڵام ئیتر بۆ ڕۆژی دواتری لە 7 مانگەوە کە 8 مانگیش بەردەوام بوو تا 9 مانگیشی خایان، ئەم پەلامارەی کە لە بەرامبەرا کرا لەلایەن حکوومەتی جۆلانیەوە ڕێکخرا بە بەشداریکردنی وەزارەتی دیفاعەکەی یاخود ئەوەی کە پێوترێ لەشکری سووریا و بە هاوکاری بەڕاستی حەشاماتێکی زۆر لە خەڵک کە تووڕە بوون و بەسیج کران لەلایەن حکوومەتی جۆلانیەوە بۆ پەلاماردانی ئەو ناوچانە. لە خلالی ئەو پەلامارەیە سەدان کەس بەپێی ئەو ژمارانەی کە تا ئێستا لەلایەن نۆڕینی مافی مرۆڤی سووریاوە کە ڕامی عەبدوڕەحمانە لە بریتانیاوە گزارشەکانەدا لە 1300 کەس بۆتەوە، بەڵام ژمارەکە زۆر زۆر زیاترە لەوە وەک هەتا بەپێی ئەو راپۆرتانی ئەوانیش داویانە. لەم چوارشێوە نەک بەتەنها کوشتار کە ئەوە بەشێکی ئەو پەلامارە بووە یاخود دڕندانەترین بەشی بووە، بە شێوەیەکی زۆر بەرچاو ئیهانە و تەوهین بەوانە کراوە کە سەر بە دیانەتی عەلەوین هەر لە ناو گۆڕەپانەکانی دیمەشق و زۆر شارەکانی تری وەکو ئەدلب و حەلەب و ئەوانە کە خۆپیشاندان کرابوو لەلایەن ئیسلامیەکانەوە دروشمی زۆر توند لە دژی تەواوی عەلەویەکان یاخود بانگەشتەکردنی قەتڵ و عام و قڕکردنی عەلەویەکانە نەکرد بە ناوی بەراز و خەنازیر و ئەوانە ناوێنە هێنان. لەسەر سۆشیال میدیا پەلامارێکی زۆر گەورە براکامە هەموو زەمینەی ساز کرد بۆ ئەو کوشتارەکە کرا و دوا بە دوای ئەوەش هەتا ئێستاشی لەگەڵا بێ بەشێکی زۆری ئەوانەی کە لەم تاوانیان داپۆشی کردووە لە بیدایەتەوە بانگەشیان بۆ کردووە لە هەزار پشتیوانی لێکەن و بەکارێکی پۆزتیڤی ئەزانن کە دیارە ڕنگدانە و دەنگدانەوەی زۆر نێگەتیڤی بوو لە ناوچەکەیە و گوشارێکی زۆر زۆر هاتووە بۆ حکوومەتی جۆلانی وارێستا ئەو خەریکە بە جۆرێک خۆی ئاماداکا کە لەگەڵ ئەم شەپۆلە لە تووڕێی و ناڕزایەتیە کەمێک ملکەچکە و باسی ئەوەکە کە لیجانی مستەقیل ئەخسەر بەخۆی لە کۆڵۆنای پێکهێناوە ئەم لیژنانە ڕۆیشتون بۆ ئەو ناوچانە کە لەگەڵ ئەو خەڵکانی کە بوونەتە قوربانی قسە بکەن لە زەمینە و پاشخانەکانی ئەمە بکۆڵنەوە گوایە نازانن کە چیان کردو و خۆیان چۆن پلانێن بۆ داناوە بەرحاڵ بە حسابی ئەوەی ئەوانەی کە لەم تاواننەوە گلاون ڕوبەڕووی دادگا بکرێنەوە لەلایەن
دادگایەکی سربەخۆ وایە سزا بدرێن لە حاڵێک ئازانین کە وەزیری دادی حکوومەتەکەی جۆلانی کەسێکە کە خۆی سەرپەرشتی ئەعدامکردن و گول لە بارانکردنی خەڵکانێشە کرد کە بە تاوانی جۆر بە جۆر لە ئیدلب کاتی خۆی زیندانی کرابوون خۆی بە شخصی سەرپەرشتی کوشتنیەکردن ینی ئەوە وەزیری دادەکەیانە بە هەر حاڵ ئەمەیە تا ئێستا ئەو زانیارانی کە ئاتون دیارە بۆ لێکدانەوەی بارودۆخەکەی و ئەوەی کە چی بۆ بە پاشخانی ئەماوە لێکەوتەکانی چۆنە بێکرێ قسەی زیاتر بکەیت من پێم خۆش بزانام تۆ لەو بابەتەوە ئەوەنەی کە توانیتە فریا کەوتی متابعی هەواڵەکان بکەیتەوەوانە ئیطلاعاتەکان ناوەڵام باری سەرنجت چییە لەسەر ئەم تاوانەکە ئەنجامدرا؟ زانیاریەکان دیارە زیاتر لای تۆ بوون و دەستت خۆش بێ بە تێر و تەسەلی باستکردن من هەر ئەوەی منێ چەند ڕۆژە ئاگادار بووم هەرو کاتەی ئەم ڕووداوە دڕندانە ئاوا بەم شێوەیە ڕووی کردە کۆمەلگای سووریا کە بەداخەوە توانیستان بڵێ بەداخەوە چاوەڕوان کراو بوو لەم دەسەڵاتە تازە میلیشیایی ئیسلامی توندرە و بە باگراوندی ئەلقاعیدەیی و داعشی و بەرحاڵ ئینسان ئەیزانی لە هەموم دەورانەدا ئەم شێوە دەرکەوتەی ئێستای جەولانی یا ئەحمەدولشار بەرحاڵ بۆ ئەوەیە خۆی جوودکا لەگەڵ وەزیەتی تازە و پشتیوانی بۆ خۆی ڕاکێشێ لە دەرەوەی وڵات بە تایبەت و لە نێو خۆ و لەوانەیە و ئامۆژگاریانە بێ کە خودی دەوڵەتی ئەردوغان و تورکیە پیاندا بوو کە چۆن هەڵس و کەوتکە زۆر کەس بە گومانەوە تەمەشایە کرد کە لە پشتەری ئەم ڕواڵەتە درۆینەی ئێستا کەماکان ئەو جنایەت پیشەیی ئەو جنایەتکاریەی ئەم جەریاناتەوە ئەم گروپە ئیسلامیە توندڕەوەی کاڵان دەسەڵاتیان گرتوۆتە دەست هەر خۆی نیشانەدا بۆیە بەڕاستی دڵتەزێنە و بەڕاستی جێگای مەترسی گەورەیە بە هەر لێرەوە ئینسان بڵێ خۆ جێگای محکومیەتی گەورەیە جێگای شەرمەزاری زۆر گەورەیە ئەم نوعا کۆمەڵکوژیە کە ڕووی داوە تاوان دیارە لانیکەم من بە جوزیاتەوە ئەوەی وا تۆ دەستپێکت دەستپێکی ئەوەی خودی لەلایەن بەشی ئەوەی وا بە عەلەوی مەشهورن چۆن ئەو کەمینانەدانران چۆن دەست پێکرا مەسەلەن من لە بازێ لە هەواڵانەکە بیستم کە گویا یەکێ لەو فەرماندە نظامیانەی کاتی بەشار ئەسەد و جوزی دەستپەیوەندی بەشار ئەسەد هان دەربووە بۆ ئەوەی ئەم حەولێ لە دەست پێ بکە خۆ ئەزانم لە نێو دار و دەستەی نظامی نێو ئەرتەشی عەلەویەکانی ڕژیمی بەشار ئەسەدیش کەسانی درەندە زۆرن ئەوانیش بە تەعەسوباتی قەومی و بە تەعەسوباتی عەلەوی و حتا بەخشتنیش مەسەبی خولەوانەیە ئەوانیش بۆ خۆیان ئاگر خۆشکەری ئەم وەزیەتە بن و بیانوێ ئەم نەئارەمیانوێ بەڵام هەرچیە بێ ئەوەی دواتر ڕوویدا لەلایەن دار و دەستەی جەولانی و ئەحمەدولشەر ئەوە ترسناکوە جێگای شەرمەزاری گەورەیە و نیشانەدا لە کۆمەلگایەکە کە تۆ کۆمەڵانی خەڵک بە دەستەبەندی قەومی و مەسەبی و ئەویش تەعەسوبیان بۆ دروستکەی ئەویش دەمارگێڕی زیاتر پەرە پێ بدەی لەو کۆمەلگایە هەمیشە و دایم هەلومەرجێک هەیە بۆ ئەوەی ئەو دار و دەستە کۆنە پەرستانەی جایا لە دەسەڵاتا بن وەکو ئێستای ئەحمەدولشار یا نا وەکو ئەرە و فەرماندە نظامیەی کاڵعان لە دەسەڵات کەوتووە لە دڵی ئەو دەمارگێڕی و جاچ قەومی بێت چ ملی بێت چ مەسەبی بێ کارەساتی ئاوا گەورەی لێ بخڵقێ و ئەو مەترسیەیە کە لەسەر ئایندەی ڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەت لە مەوردا ئێستا سووریا مەبەستە لەسەر سووریا هەیە کە کۆڵەگەم تەفرەقەی قەومی و مەسەبیە وجودی هەیە و هەر پێشەوەی خودی بەشار ئەسەد و دەوڵەت بە حافز ئەسەدیەوە بە بەشار ئەسەدیەوە بخۆیان لە ماوەی ئەو 53 ساڵی کە لە دەسەڵاتا بن بۆ خۆیان داڕێژەری ئەم
دەستەبەندیکردنە و بێمافکردنی بەشێکی زۆری کۆمەڵانی خەڵک بنێوی قەومیەتی کورد یا بەشەکانی دیکەی کۆمەلگای سووریا یا بە بۆنەی مەسەبی جیاواز ئەبینێ دڵی ئەودا کینەیەکی ئاوا دروست بووە مەمێ بڵێم قامک لەسەر ئەوە دابنێم خودی ئەم دەستەبەندی قەومی مەسەبیت چەندە خەتەرناکە لەسەر ئایندەی ئەم ڕووداوانە بەتایبەت ئەگەر هێزی دڕندەی وەک دارودەسەکەی ئەحمەدە شعر یا جۆلانی یەکدەست وە بە تێگرایی دەسەڵاتی بەدەست بێ هەر ئەم نمونەیە نیشانیدا دەتوانن کارەساتی زۆر دڵتەزێنتریش لە داهاتووە ڕووکاتە کۆمەلگای سووریە هیوادارم نەگاتە ئەو جگایە هیوادارم عاقبەت هێزی بەرپرس وە کۆمەڵانێکی خەڵکی عەداڵەت خواست عاقبەت ئەوەندە لە مەیدانا بن ئەوەندە هێزیان بێ لانیکەم جڵەوی ئەمساڵی جەولانی و دارودەستە میلیشیا مەسەبی و ئیسلامی و قەومیەکان بگرن و نەبن بە خەتەر بۆ سەر ژیانی کۆمەڵانی خەڵک. زۆر باشە دەست خۆش بن حتمما ئەوە دیارەکە یەکێک لە هۆکارەکان و یاخود بکەری سەرەکی ئەماتێک تاوانکارەکان معلوم و دیارن بەڵام ئەوەی کە ئەو زمینەیە خۆڵقێنێکە ئەم جۆرە پێکدادانە قەومی و ئیتنیشیانە یاخود تایفی و دینیانە فراوان بێتەوە دۆخێکی نالەوارە ئەو خەڵکەی ئەو ناوچانەیە خەڵکی سووریا بەگشتی تایە گوزەرانەکە ئەوە هیچ لەوە بگەڕێن کە مێژووی ڕابردووی 14 ساڵ لەمەوبەری ئەم وڵاتە پڕکۆ لە شەڕ و ئاوارەی سووریا هەیە ئەڵێن 23 هەیە ئەڵێن 25 میلیۆنە بەڵام بەلای کەمەوە 10 میلیۆنی ئاوارەیە و دەربەدەرە یانیوانی کێسە لە سووریان لە 15 میلیۆن زیاتر نین ینی بە ملاین خەڵک ناچار بوو شوێنی خۆیان جێبێڵن و ئاوارەی ناوچە جۆر بە جۆرەکانی ناو سووریا خۆی ببن و هەروەها وڵاتەکانی دەوروبەر خەڵکێکی زۆر و یەک تقریبان جیلێکی فراوان کە ئێستا تەمەنی 20 ساڵەکە چاوی کردوتەوە جەنگی دیوە ئاوارەیە دیوە لە ناو ئۆردوگاکانە پەروەردەوە گەورە بووە فرسەتی نەبووە تەنانەت زانیاری یاخود بڵێن پەروەردە و فێربوونێکی ئاسایی کە زۆر زۆر سادەیە بۆ لە وڵاتانە تەنانەت فرسەتی ئەوەشی نەبووە نان پیاکردن و نان خواردن و زیندومانەوە بۆ خۆی کێشەی ژیانی بڵێن ممکنە سەدان هەزار مناڵ بۆ کە لەنەو ئەو ئۆردوگانەیە پەروەردەبوون و گەورە بوون لە دوای ڕوخانی بەشار ئەسەدەوە ئەوە معلومە کە ئەم منطقەی ساحلە کە خەڵکی بڵێن عەلەوی یاخود سەر بە مەزهەبی عەلەوی تیاژی بەشی زۆری ئەمانە وەکو چۆن ناوچەکانی بوون بوونە غەربی عێراق لە ئەنبار و لە بڵێن ڕەمادی و هەتا تکریت و شرگات و فەلوجە و ئەوانە بە تاریخەن تا دیاتەکانی دەوروبەری مووسڵ و مووسڵ خۆشی بە شێوەیەکی مێژووی چەکدار بوون و لە هێزە چەکداری و هێزە ئەمنیەکانە لەوێ ئیتر توانیویانە مەعاشیان دەستکەوێت و موچێکیان دەستکەوێت خەڵکی عەلەویش لە ناوچەکانی تەرتوس و لازقیە بەم جۆرە بوون لە دوای ڕوخانی بەشار ئەسەدەوە تەنها لە جێیش نزیکەی 200,000 کەس بێکار بووە و بێموچە بووە دەرکراوە لە هەمان ئەو سیناریۆی کە لە دوای ڕوخانی سەدامەوە لە 2023 بەدەستی ئەمریکا کە جێشی عێراق هەڵکرا ڕوویدا هەڵوەشانەوەی جێشی سووریاش بوو بە هەمان بە هۆکاری هەمان ئاکام و 200,000 بەس تەنها لە هێزەکانی سەربازی بێموچە بوون و بێژیان بوونەوە نەجگە لەوە تەواوی دەستگا ئەمنیەکان کە لە سووریایە ئەوە زانراوە کە 18 جۆر دەستگای ئەمنی جۆر بە جۆر لەلایەن ڕژێمی ئەسەدەوە دروست کرا بوو پێکات بوو کە بەشێکیان هەر جاسوسیشان بەسەر یەکەوە کرد دەیان هەزار کەسیش لەناو ئەم دەستگا جاسوسیانەیە خود دەستگا ئەمنیانەیە کاریان کردو هەموو ئەمانە ئێستا بێکار بوون و لەم ناوچەیە کە بێکار بوون هەمووش کارێکە ئیزان و پیشەیەکە ئیزان لە ژیانە نەفێری بوون چەک هەڵگرتن و چەکداری تەقەکردن و بە ئیستیلاح ئینسان کوشتنە ینی باسەکە لەسەرەوە نییە ئێستا کە یەمە سەرەوەی کە تاوانەکە لە چوە سەری هەڵدا بەڵام خودی ئەو کردەوەی کە لە ڕۆژی شەشی مانگە
لە دژی بڵین هێزە ئەمنیەکانی سووریا ئەنجام هێزە ئەمنیەکانی حکوومەت ئەنجام درا لە فەزایەک و زەمینەیەشی ئاوایە خۆڵقاوە ینی بە جۆرە لە جۆرەکان ناڕزایی دەربڕین بوو بەرامبەر بەم دۆخی گوزەرانە نالەباری کە تێکەوتون لە بریەوەی هیچ فرسەتێکی شرافەتماندانە بۆ ژیان بەسەربردن و ژیانی ڕۆژانە دابینکردنیان بۆ بدۆزنەوە بە ناچار کردوانن بە دوژمنی خۆیان و ئەم جەوە و ئەم ژینگە دوژمنکارانەیە بە حکوومەتی سووریا تەنانە دەگەر حکوومەتی سووریا 100% حکوومەتێکی دیموکراتیش وایە و کارانەی بکردایە هەر هەمان ئەمەی ئەخۆڵقان ئەم زەمینەی ئەخۆڵقان ئەمە لە کاتێکایکە حکوومەتی دیمەشقیش لەلایەن دەستەیەکی توندڕەوی سەلەفی جیهادیەوە بەدەستەوەگرا کە عەلەوی بۆیان یاخودە هەرچیەکە مەزهەبی ئەهلی سونە و جەماعە نەبێ بە زمانی ئەوان لە ڕێلادەر و کافر و دوژمن بەخوا ئەوانە تعریفەکەن وە کوشتنیان وە خوێنیان حەڵاڵە ئەمە ئەو فەزا و ئەو ئایدۆلۆژیایەکە لەم ناوەیە بڵاو بووتەوە لە ناو ئەم دەسەڵاتەیە برەوەی پێدرێەوە ئەوانێ ینی جێگای سەرنجە وەختێکە ئەم تاوانە ڕوئەدا شەشی مانگ تەواوی مزگەوتەکانی ئەوەی کە پیانەڵێن ئەهلی سونە و جەماعە خوتبەکانیان کە ئەیدەنەوە ئەنە باسیەوەکەن کە بڕێن قەتڵعامیان کەن تەواوێکە نانی ئەڵی سووریان لێ پاکەینەوە هەتا هەنێک لە ئەوانەی کە لەسەر سۆشیال میدیا لەسەر تیکتۆک باڵەوازیانە کردو من ژنی کچی گەنجم بینیەوە کە ئەڵێ پارچە پارچەیان کرد بیان خەنە ناو بەحرەوە با تەرمی بۆگەنیان ئەو ئەرزەی ئەو ناوچێش بۆگەن نەکە دەریامان ناوێت دەریا بۆ ئەوان با کەس نەڵێ لە کاتی حکمی ئومەویەکانە کە خۆیان بە حکمی ئومەویە زانین ئێستا ماسیەکانی دەریا برسیان بووە بیاندەن بە ماسی دەریا بابیاخ ئەبەم تەبلیغاتانەوە قسەیانە کرد ینی ئەمە تەواوی فەزاکە کە ئەیبینی شتێکەی بە ئینگلیزیڵم پرفێکت ستۆرم ینی عاسیفەی ڕاستەقینە ینی بڵێن زریانی ڕاستەقینە ئەمە هەلومەرجی زریانی ڕاستەقینەی دروست کردو ئەوانەوە ئەم تەقینەوەی ڕوویدا بەڵام دیارە کە لێکەوتەکانی بە قازانجی دەسەڵاتی ئێستای سووریا و بە قازانجی ئیسلامیەکان نییە بەڕاستی ئەزمموی سووریاییەوەیە ئێمەمانان بیڵێن و بە ڕۆشنی باسی کەین کە جارێکی تر کەس دەم نەکاتەوە نەتوانێت هەتاکو ئەوانەشی کە بەستەنها قەڵەمیان بەدەستەوەی و تەرکە ڕێشێکیان داناوە باسی دیموکراسی ئیسلامیەکەن و ئەوانە زمان هەڵدێنەوە نەڵێت ئیسلام چارەسەر و ئیسلام ڕێگا حەلە ئیسلام نەک ناتوانێت ئازادی دابینکە نەک ناتوانێت بەرابەری تەمینکە نەک ناتوانێت نان بۆ خەڵک تەمینکە ناتوانێت کۆمەلگا لەسەر پێی خۆی ڕاگرێت لە هەر شوێنێکە سەر و سەکوتی ئەمانە دەرەکەوێت کوشتارە ماڵوێرانیە کۆمەلگا زەلالەتێتی بەدەستیانەوە هەڵەوەشێتەوە یعنی ئەوە یەمەنمان هەیە ئەوە لیبیامان هەیە ئەوە سوودانمان هەیە ئەوە سەردەمێکە لە جەزایر دەرکەوتن جەزایرمان بینی ئەوە ئێرانە بینین بە چاوی خۆمان ئەوە سووریا ژوا هاتە سەری ئەوانەوە لە هەر شوێنێکە ئەمانە چمکێکی دەسەڵاتیانەکەوێتە دەست کۆمەلگا دائەڕزێنن باسەکە لەسەرەوە نێ نان نامێنێ برسێتیە بێکاریە قات و قڕیە ژن نابێ بێتە دەرەوە ئەبێ سەرپۆشی لەسەرابێ سادەترین ئازادی زەوتەکرێ خودی ژیانی ئینسانی ژیانی مدرن ژیانێکی شارستانیانە لەگەڵ ئەم جۆرە دەسەڵاتی ئیسلامیە نایەتەوە بەڕاستیە بە نمونەیەکە کابێ نیشانی ئێمە بدا کە ئەمە حەقیقەتی ئەم ئیسلامەیە کە لەم ناوچەی ئێمەیە ینی بۆ بە بەڵام موسیبەت بەشدەشانەوە و لە خەڵکی کوردستان نە لە کوردستانی عێراق و نە لە کوردستانی ئێرانیش بە شتێک بزانین ئەبوو سەفیە کوردی یەشێک لە دەستیارانی جۆلانی خەڵکی مەهاباتە نازانم چێ فەتاحی ناوە ئەحمەد فەتاحی شتێکی لە ئەو ڕەحمان فەتاحی شتێکی لە بابەتانەیە ناوی ئەوەیە و بەشێکی زۆری سەلەفیەکانی کوردستانی ئێران وەوانە زۆر شایعات بەمەیە و دڵخۆشن بەوەی کەوا بەشێکن لەم ئەزمونە بەڕاستی ئەوە جێگەی خۆیەتی کە هەر ئەمڕۆ چەندێک بایەخ و گرنگجی ئەدەن خەڵکی چەپ و ئازادی خواست لە کوردستانی ئێرانە بە ناسیۆنالیستەکان و ئەوانە هەندەش بایەخ بدەن بەم سەلەفیانە کە ممکنە بەڵایەک بەسەر خەڵکی کوردستان بێنن لە داهاتوە خەڵکی کوردستانی ئێران بەتایبەتی لە کوردستانی عێراق ئەبێ سەلەفیانەی تر نەوێرن دەم بکەنەوە
باسی چیەکەن ئیسلام کامەیەکە ئەتوانێت کۆمەلگا ڕزگارکە یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی و ئەم بابەتانە بۆیان نییە تر باسی ئەو بکەن کە بەرنامەی ئیسلام ئەتوانێت کۆمەلگا ڕزگارکە ئیسلامی کێکی خۆتە بەرنامەیەشی دینم بۆ بێنە پێم بڵێ فڵانەشت ئاوا لێکەم و نەڵێ بەپێی شەریعەت بووە و بەپێی شەریعەت ئاوانە بەرنامەکەی خۆت بڵێ کەس ناڵێ ئیسلام ئەوەی مسلمانە بە حیزبی نەبێ بەڵام ناتوانانی بڵی بە بەرنامەیەکی ئیسلامی کۆمەلگا ڕزگارەکەم بەڕاستی ئەم ئەزمونە لە سووریای ئەومان نیشانە نامە یەکێکە لەو دەرسانێکە لی وەرەگیرێ بەڵام دیارە هەر ئەم دۆخەکەەوە ئەم گوشارەکە بەسەر حکوومەتی جۆلانیا دروست بووە ناچار و وادارێکە بە پاشەکشەیەکمان بینی کە ئێستا دێنە سەری ئەو ڕێکەوتنەیە کە لەگەڵ قەسەدا ئەنجامیدا و پاشەکشەی تریشی بە دوایە دێ ئەمڕۆ ئیعلانە دەستوریەش یا دوێنێەوە ئیعلانە دەستوریەکە ئیمزاکراوە ئەوانە بۆتە جێگای گاڵتە و مەزاقی بەڕاستی هەبووەوانی کە بۆیان بە ئازادی و ئازادی خوازیەوە کردبێ بەرحاڵ من کەمێک درێژتی لەسەر هەم بابەتە قسەم کرد ئەوڕێ ڕەحمان نازانم ئەگەر سەرنجێکت هەیە لەم بابەتەوە ئینی بکەینە گەر ناچینە سەر بابەتی ئەو ڕێکەوتنی کە من هەرەونە ئیزافە بکەم زۆر زیاتر لەوەی تۆش کە باست کرد کە هەمووی دروستە لەسەر مەسەب بەگشتی و بە تایبەت ئیسلامی سیاسی زۆر زیاتر لەوە هەڵەگرێ بە تایبەت یەکێ وەک من و تۆش بە دەرەجەیەک 46 ساڵە لەگەڵ حکوومەتێکی ئیسلامی و مەسەبی کۆمەلگای ئێران کۆمەلگایەکە ئەو وەختی ئەوان دەسەڵاتیان بەدەستەوە گەر نزیک 40 میلیۆن بوو یا 35 میلیۆن بوو ئەڵان نزیک 85 میلیۆنە 46 ساڵە کۆمەڵانی خەڵکی ئێران ڕۆژانە ئەناڵێنن بەدەست حکوومەتێکی ئیسلامیەوە ڕەنگە ئەو شەڕ و پێکدادانەی کە لەعان بینی دارودەستەکەی جوولانی و عەلەویەکان پێش هاتووە ئالەوە ئەبعادەیە لە ئێران ڕووی نەدابێ بەڵام وڵاتێکی گەورەی وەک ئێران بەدەست حکوومەتی ئیسلامیەوە 46 ساڵە بووە بە زندانێکی گەورە بۆ شارۆمەندانی بۆ دانیشتوانی ئەوایتر هیچ ئەمنیەتێک بۆ ژیان نییە دەرنەتیجە تا ئەو جێگایی بە تایبەت بەشێک لە بینەرانی ئێمە کە خەڵکی کوردستانی ئێران بن ئەسەن پێویست بەوە ناکا لەسەر کارەساتباربوونی بەدەسەڵات گەیشتنی دارودەستەی ئیسلامی قسە بکرێ خودی ئیسلامیەکان لە کوردستانی عێراق هەرچەند ئەو جۆرەی پێویستە هێشتا لە دەسەڵاتێکیان نەبووە کە خۆ زۆر تیا دەست باڵا بن بەڵام کردەوەکانیان کۆمەڵانی خەڵک دیوێتی وەلایەنە حاڵە بەتایبەت خەڵکی مەنتەقەکەی ترەوە تالەبانە بینین ئەفغانستان ماوەیەکی کورد لە میسر ئەخوانیەکانیان ماندی ئیسلامیەکانی ئەوێنەماندی نمونەی زاهران معتەدلتر و مۆدەرەتریان ئەوە ئەردۆغانی فاشیستە کە لە تورکیای بینین ماوەیەکی کوردوا بزانم لە تونس بوو هەر دەسەڵاتیان بەدەستەوە بوو ئیسلامیەکان یا نزیکە و دەسەڵات بوون هەمووانە بینراون بەڵێ وایە من بە تاکید لەسەر و قسانەی تۆ مەسەب و دینی ئیسلام بۆ ئیدارەی کۆمەلگا نابێ ئەڵان سەرکوتگەریەکەی بەجێ خۆی ڕەندەیەکەی بەجێی خۆی بوو تاڵکردنی ژیانی ڕۆژانە بە کۆمەڵانی خەڵک بۆ بە تایبەت بژنان بە کچان بەجێگای خۆی هەمووانە حەسەن ئیدارەی کۆمەلگایان پێنادرێ ئەو تا 46 ساڵە وڵاتێکی وەک ئێرانیان بەدەستەوەیە بە چ ئاقارێکیانە بردووە لە هەموو بابەتێکەوە ئەلان بنبەستێک کیان بەسەر کۆمەلگای ئێرانەدا سپاندووە لەباری ئابوووریەوە لەباری کۆمەڵایەتیەوە لەباری فەرهەنگیەوە لەباری ژیانی ڕۆژانەوە لەباری ئەوەی کە هەر ئێستا کارەبایان پێتەمین ناکرێت لە وڵاتێکی وەک ئێرانە ئێرانێک کۆمەلگای ئێرانێک کە بۆ خۆی یەکێ لە وڵاتە گەورەکانی نەوت و غاز و سوزانم ئەو سوتەمەنیانە بوون هەڵان کۆمەڵانی خەڵک لی مەحرومن وڵاتی ئێرانێکە 32 محافزەیە مەسەلەن لە 15 ڕۆژ لەوە پێش لە یەک هەفتەدا 25 لە 25 محافزەی وتیان مەدرسەکان تەعتیلن زانکۆکان تەعتیلن زۆرە لە ئیدارەکان تەعتیلن بۆی کارەباکەیان بۆ تەئمین ناکرا بە تەعتیلکردنی یعنی منزور مێ بڵم لە هەر بابەتێک و بگری وایە
بەڵام هەر لە دەستپێکی قسەکانیشمانە باسمان کرد بەڵام بەداخەوە لانیکەم فعلەن لەم دەورانەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرم نەزمە کۆنەپەرستانەی جەهانی هەرم نەزمی کۆنەپەرستی سەرمایە و هەر ئەم خاوەرمیانی تازەی کە ئەمریکا و ببورن باوە بمبورەوە بمبورە لە بیرشم نەچبوو بمبورن ئەو وەقفەیە بەوجودات بەرحاڵ ئەوە بڵم کە ئەوان احتیاجیان بەم مەسەبەیە ئەوان احتیاجیان بەم دەستەبەندی هەم مەسەبی و هەم قەومیەیە بۆی هەر ئام ئەوزاعە درێژەی بدێ بۆی نەزمی کۆنەپەرستی خۆیان بەرنە پێشێ کۆماری ئیسلامی ئێران زلهێزەکان لە پێشیانەوە ئامریکا و فەرانسە و ئاڵمان و ئینگلیز کۆنفرانسی گوادلۆپیان بەست و ئیجازەیاندا خومینی بوو بە بەدیل و بێتە سەرکار و تاالبان هەرم دەورەی ئاخرا مەگەر هەر ترامپی فاشیست دەستی نەکردەوە بە مزاکرە لەگەڵیان و ڕێگای خۆش کردەوە دوبارە بگەڕێنەوە بۆ 2 ساڵات ینی منزورم وەیە واوەتر لە مەسەبەکەیان ئێمە لەگەڵ نەزمێک و لەگەڵ سیستمێکی ئەمڕۆی جیهانی منتەقەی کە سیستمی سەرمایهداریە ڕوبەڕوو هەین ئەم ڕۆژە ڕەشانیەی ئاوقای خەڵک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە هەر وەزی ناجێگیری عێراق خەڵعان دوای زیاتر لە 22 ساڵ کە ڕژیمی فاشیستی سەدامیش ڕۆیشتووە ئەو ناسا خەمگیریە و ئەم وەزە ناتەوای وەی کە ئەیبینین من لانیکەم لە کێشەی بینی دەوڵەتی ئیقلیم و دەوڵەتی کوردستانی عێراق ڕۆژ نییە تۆ مدیانەکەیەوە کێشەی موچە ئەوە چەندە ینی کێشە لەسەر ژیانی کۆمەڵانی خەڵک سەر خەڵکی فەقیر ئەمانە هەیە ئاخری نهایەتەکەی قسەکەوەیە قسەی من و تۆش و سەدان و هەزارانی دیکەیشی بێزار لەم وەزیەتە واقعەکەوێ بە ڕەچکەیە بڕاتە پێشێ ببە بەهێز بێزێ بێتە مەیدان کۆمەڵانی خەڵکێکی ئازادی خواست بەرابەری خواست عەداڵەت خواست کۆمەڵانی خەڵکێک کە بەڕاستیە گەر ئەم تەفرەقەی قەومی و مەسەبیە نەبێ بە ئاسانی لەگەڵ یەکتری ژیان ئەکەن ئەمە بەڵکو بێتە مەیدان عەقبەت هەوساری ئەم دارودەستەی ئیسلامی و قەومی و مەسەبیە بکە و ئەو سیستمە بکە کە ئەم ڕۆژە ڕەشیانە خەریکە تووشی کۆمەڵانی خەڵکەکە منی پێم وابێ کولی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت ئێستا سووریا ئایندەیەکی زۆر ترسناک خەریکە باڵە کێشە بەسەر وەزیەتەکە بەرحاڵ چەند کۆمنتێک هاتووە ئەکێک لەوانە هاوڕێ مەحموود عوسمان ئاڵێ لەگەڵ ئەوەش عەلەویەکان و ناوچەکان لە فەلوجە و ئەنبار و سەڵاحەدین هەژارترن ئەوە دقیقەن وایە ئەوان هەژاریە کە بەسەر ئەوان ئافرەزکراوە تاریخیەن ئەنی جێگەی خۆیەتی بەڕاستی لە دەلومەرجێکی ئاوایە کە ئێمە هاوبەشی خەمی خەڵکی مەحروم و بێبەشی سووریاین ئەو ڕاستیانە باسکەین لە ڕووی مێژوویەوە عەلەویەکان ئەنی نازانم لەوا چێ ئەم دینی عەلەویان بۆی هەڵبژارد بێلەوەی موقعەتی کۆیلایەتیان پێبڕاوە لە ماوەی سەدان ساڵی ڕابردووە ینی زۆرتر مەزەبی عەلەوی وەکو وێشێک لە مەزەبەکان هەڵبژێراوە بۆی لەگەڵ مەزەبی سوننیا یەک نەبێ یا لەوە چێ سونیەکان بە جۆرێک ئەمانیان قبول نەکردووە بە ناچار مەزهبێکی تریان هەڵبژاردوو لە بەرێ ئەمانە بە خەڵکە تاکو 150 ساڵ لەمەوبەر هەر قەدەغە بووە کە بێنە ناو شارەوە کاریانەوە بووە کە لە لادێکانە خەریکی زەرعات و کاری دەستی بن و وەختێک ڕێگان پێدراوە بێنە ناو شارەوە بۆ خزمەتکاری هێنراونەتە ناو شارەوە دواتر ناچار کراون کە بڕۆنەوە بۆ جێگای خۆیان لەبەرەوە هەژاریەک و داماویەک یاخود ژێردەستەیە کە بەسەر ئەمانە سەپێنراوە مێژووی سەدان ساڵی هەیە و ئەمڕۆ ئەوان تەنها وەختێکیشکە بوون بە سەربازوانە نە لەبەرەوەی کە لە خۆشی ئەوەی کە بیانەوێ
چەکدار بنیە حەزیان لە چەک بێ پیان خۆش بێ کە خزمەتی ڕژێمی ئەسد بکەن لەبەرەوەی دەرەتانێکی ترنەوە بۆ ژیانکردن و گوزەرانکردنیان وەکو چۆن ئێمە ئێستا لە کوردستان ئابینی ژمارەیەکی زۆر لە لاوان و گەنجانی خەڵکی دەرەوەی شارەکان بە تایبەتی پەنابەنە بەش چەکداریەوە بن بە پێشمەرگە خو بۆ کورد و کوردستان نییە بۆ یە موچەیەکیان هەبێ ئەوانەوانیش هەمان شێوە بەم جۆرە بوون بەرحاڵ بەڵام ئێستا لەو مەزدەری ژیانەش بێبەشکراون ئاورە جوتیاریش جوتیار بەڕاستی بۆ خەڵکیی موسڵمانی ئاسایی ئیتر بە یا دەبێت بڵێت من شەریکم لەو وحشەتەیە دەوێت تەنانەت تەبەڕای خۆی لە هەر ئاستێک لە ئیلتیزام بە ئیسلامەوە بەیان کە بەرحاڵ دین شتێکە بە پەیامی سیاسی شتێکی تر ئینسانەگە بخرێتە بەردەمی هەود و ڕیانەوە مامە داراجان ترس لەوەیە کە بە ملیۆنەها خەڵک ڕێگاکەی تر هەڵبژێنەوەختە قڕمان بۆ گیرێتەوە ئەمڕۆ کە کۆمەلگایەکی شارستانی کافیە 1000 ئیسلامی توندڕەوی وەکو بابەتی جۆلانی تیا هەڵکەوێت تاکو و داری بەسەر بەردیەوە نەمین ئەگەر بەلایین کە زەو ڕێگای هەڵبژێرێک نییە بەرحاڵ ئیسلام دیانەتێکە وا ئەشکال بێژنی هەیە من لەگەڵ هیچ موافق نیم بەڵام حتمما تا ئەو جێگایەکە مەسلەی پەیوەندی بینی کەسێکە و خوای خۆیەتی ئەوانە و نایە شەرعەکەی بەسەر منادا فەرز کاتوانە یاڵایەکە بەردێ پەرز نەیدا بەسەرما کەیفی خۆیەتی چیەکە بیکە گا بپەرستێ هەرچم بوونەوەرێکە لە دنیا بیپەرستێ بەڵام قانونەکانی و یاساکانی بەسەر منافرز نەکاو نەڵێ ئەمە بێ ژیان بەپێی ئەمە تەنزیم کرێ معلوم بوو کە ژیان بەپێی ئیسلام تەنزیم ناکرێ تاریخیەنی ژوا بووە ئەو ئیسلامی کە ئەمانە باسیەکەن لە ژیانیان نەیتوانیەوە شریعەتی بەڕێوەبردننی کۆمەلگایش بێت سادەترین بۆنی بە شارستانێتەوە کردوێن نەک ئێستا لە سەردەمی عەباسیەوە بیگرە ئەو شریعەتەی ئێستابی بەر سەردەمی عەباسی هەرچی مەلا و خەلیفەی ئەو سەردەمی هەمووی پێ لە دارەدی ئەم شریعی ئێستامی بەرە سەردەمی ئیبن تەیمیە خۆی یەک بەشەر نامێنێ یەک مەلا نامێنێ لە ناو مزگەوتێکە بتوانێت خود بێ باوە نەگە سەری هەمویان پەڕێنی بە پێی شریعەتی ئیبن تەیمیە بە هەر حاڵ ئەم جۆرە تێگەیشتنە لە ئیسلام کە ئێستا خەریکە برەوە پێیاکاتوەوانە و لە سووریایە خۆی نیشانەدا لە ڕێگەی ئەم دار و دەست و تاقمە کوشتە بکوژ و ئینسان کوژانەوە ئەمە ئیتر لەگەڵ ژیانی ئینسانیە ناگونجێ بەرحاڵ تەسەوف و فەلسەفە کاریان کردە سەریان کە دوورکەوتنەوە لە شیعە بەرحاڵ دیارە مامۆستا مەحموود معلوماتی زۆرتری هەیە لەسەر عەلەویەکان هەرحاڵەوە نەبەسە بڵێن بە خاتری هەژاربوونیان هەر فەلسەفە و تەسەوفێکیان هەیە هەژاربوونیان و زەحمە چێژبوونیان کافیە بۆی کەواجێکی پشتیوانی ئێمە بن بەرحاڵ هاوڕە ڕەحمان پێشنیارەکەم بچینە سەر بەشی دووەمی یاخود بابەتی دووەمی باسەکانمان فەرموو وا بکەین زۆر چاکە بەس بەر لەوە من پێم خۆشە دووبارە داوا لە هەموو هاوڕێیان بکەم کە ئێستا بینەرمانن سوپاسی پشتیوانیانەکەین سوپاسیانەکەین کە دایمە لەگەڵمانن بەڵام زۆرتر سوپاسیانەکەین ئەگەر لینکی بەرنامەکە لەلایەن خۆیانەوە شیر بکەن ئەگەر تا ئێستا نەتان کردووە کەناڵی یوتیوب سەبسکرایب بکەن ئەگەر لە دەرەوەی وڵاتەژین نەک لە کوردستان زام لە کوردستان کەمێک خەرجی هەیە بەڵام ئەگەر لە دەرەوەی وڵاتەژین فەرق نییە لە بینی فەیسبوک و یوتیوبە لە ڕێگەی یوتیوبەوە بەرنامەکانمان ببینن بۆ ئێمە باشترە دامێکی زۆرترە پشتیوانێکی زۆرتر لە کەناڵەکە سوپاسی زۆر بەرحاڵ بچینە سەر ڕێکەوتنی دەسەڵاتدارانی دیمەشق و هەسەدە من لە قسەکان ماوتم بڵێن جۆلانی بە جۆرە لە جۆرەکان خەریکە پاشەکشێکی بەسەرا فەرزەبی ینی دەبێت کارێ بکات لەم ساتە دەرچێ بەرحاڵ لە سەروبەندێکە ئەمانەیە کە بۆی ڕێکخراب و ڕۆژی دووشەمە هەفتەی داهاتوو هەفتەی مانگوایە لە بڕۆکسی بێ بۆی کەوا لەگەڵ ئەوروپیەکانە یەک ببینێ پێیان بڵێ کە چۆنچۆنی بتوانن سندوقی کۆمەک بە سووریا کۆمەک پێ بکەن هەموو ئەو عقوباتان یاخود ئەو سزانەی کە لەسەر سووریا هەمووی هەڵگرن بەنیازی ڕاکێشانی سەرمایەکانی ئیمارات و قەتەر و سعودیە بوو بۆی لە دۆخێکی ئاوای ئەمەی بەسەر هات خەریکە هەموو یاریەکەی لێ تێگەچێتەوە بەرحاڵ من ناڵێم جۆلانی خۆی بەرپرسی سەرەکی نییە لەم بابەتە بەڵام لەوە ناچێت لەو تەوقیتی کە ئێستا ڕووی داوەمانە و تەوقیتە بوو بێت کە ئەو هەڵی بژار بێ بۆ ئەم کوشتارە ممکنە بێوێم بیستایم کوشتارە بکە بەڵام ساڵێک دواتر 2 ساڵ دواتر وەختێکە خۆی یەگرێ وەختێکە خۆی بە باڵا دەستە بینێ ئەوانە بەڵام لەم دۆخەیە هەستەکەم دۆخێکی بۆ دروست کرد کە خەریک بوو تەوازنی تێکچێ و لەم دۆخەشە یەشێک لەو شتانەی کە هاتە پێشەوە
ئیمزاکردنی ئەم ڕێکەوتن نامەیە بوو کە دیارە نەخشەی زۆرتریشی بۆ دوور و درێژتریشی بۆ دانرابوو بۆ ئەمە بەڵام وای لێ هات کە هاوکات بوو لەگەڵ ئەمەیە من پێم وایە ئەمە لە چوارچێوەی یاخود لە سیاق و لە مەتنی ئەم پاشەکشانەیە ئێمە ئەم ڕێکەوتنە ببینی ینی بە پێچەوانی ئەو تەسویرەوە کە ئەدرێ لەسەر گوایە هەسەدە وازی لە ئامانجەکانی خۆی هێناوە وازی لە هەموو ئەو شەرت و شودوانی خۆی هێناوە خەریک بووە لە دۆخێک کاکە جۆلانی کەوتۆتە دۆخێکی زۆر نارەبارەوە دەستی یارمەتی بۆ درێژکا و لەم چاڵاوە دەریبێنە ئەوانە پێچەوانەکەی ڕاستە ئەوە کە ئەم دۆخە فەرزی کردووە بەسەر جۆلانیە کە ڕازی بێ بەسەر بە هەموو مەرجەکان و خێرا ئامادەی خۆی نیشاندا بۆ ئیمزاکردنی ئەم ڕێکەوتن نامەیەوە دقیقەن هەر 3 ڕۆژ دوای ئەو کوشتارێکە دەستی پێ کرد ئەم ڕێکەوتنە لە دەی مانگە لە دیمەشق ئیمزاکرا جێگای سەرنج بوو و جێگای سەرنجی زۆرێک لە چاودێرانیشە کە ئەم ڕێکەوتنە لەسەر مێزێک ئەنجامدرا کە دوو کەس بە تەنیش یەکەوە دانیشتون و لە یەک ڕێز دانیشتون بە لە هەمان کاتە هەردووچیان ئەنووسن و ئیمزا ئەکەن کە ئەمە نیشانی ئەدا کە ئەمە دوو هێزی بەرامبەر نەک یەکێکیان بەرزتر لەوی تریان هاتوون دانیشتون لەسەر پەیمانێک ڕێئەکەون پەیمان نامەیەک ئیمزا ئەکەن ینی دوو هێز کە بەرامبەر بە یەکن دوو پێک هاتن کە هیچیان لەوی تریان گەورەتر یا بچووکتر نین ئەم کاراکەن کە بۆ من جێگەی سەرنج بوو بەڕاستی بەرحاڵ شتی تر زۆرە لەسەر ئەم ئەینە بێڵین بەڵام با من لەوە زیاتر لەسەر ئەم بابەتە نەدوێن پێشتریش زۆر قسە کرد فەرموو تەمانەم تەوافقی کە بینی مەزلوم عەبدی و جەولانی یا ئەحمەد شەرع کراوە خۆی نەتیجەی تەناسب خوایەکە تەوازن قوایەکە کە لە بینی هەم هێزێک کاڵعان دمشقی بەدەستەوەیە و خۆی بەڕای جمهوری کاتی بەڕسمیان ناسیوە لەو لاشەوە حەسەدا یا قەسەد کە بەرحەڵا قبل لە ماوەی 12 ساڵی ڕابردوودا بەشێکی بەرچاو لە خاچی کوردستان و بەشێک لە سووریەی بەدەستەوەیە یعنی ئەمە حاصڵی هەردوو لا هێزیان هەیە هەردوو لا نیرویەکیان هەیە لە دوای ڕوخانی بەشار ئەسەدە بەڵام ئەوەی دیار بوو لە ماوەی چەند مانگی ڕابردوو بوو ئەحمەد شەرع لەژێر تەسیری بە تایبەت دەوڵەتی تورکیا و ئوردوغان بە ئاسانی حاضر نەبوو کە لە زەویەکی بەرابەرە لەگەڵ حەسەدە و مەزلوم عەبدی و ئەوان ڕەفتار بکە ئەبینن ئەزانم 3 هەفتە لەوە پێش بوو ئەو کۆنفرانسێکی ئەنگەر یا کۆنفرانسێکی سەراسەری نیشتمانی هەرچێکیان نێونا هەتا نوێنەرانی حەسەدەیان داوات نەکرد ئەی مەزورمەیە بڵێم معلومە جەولانی لەژێر فشارێکدا بووە عاقبەت هاتە پای ئەوەی ئەم تەوافق قبول بکرێت ئەم تەوافقە دیارە خۆ بە شەو ڕۆژێک نەنووسراوە معلومە نەتیجەی گفتوگوهایە بووە کە لە زووترەوە لە بینی هەردوو لایە بووە نە هەردوو لای لایەنی دیکە بووە ڕانی تر ئاشکرایە ئەمریکا ڕاستەوخۆ دەخاڵەتی تێدا بووە هێنان و بردننی خودی مەزلوم عەبدی بۆ دمشق چ جاری پێشوو یا نادام چەند جاری پێشوو ئەم جارەشیان بە کۆمەکی ئەمریکایەکان بوو ینی مەجموعەیەک هەم نیروەکانی دەرەکی سووریەوە جملە ئەمریکا لە پشتەوە حتمما تورکیە لە پژماجراکە هەن و ئەم دوو نیرۆش ئەم تەوافقە وەک هەر تەوافقێکی دیکە بە تۆری واقعی نەتیجەی ئەوەیە هەردوو لات دەرەجەیە لە سازانیان قبول کردووە و ئەوە واقعیشە لە زمینی واقعی کێشەی سیاسی و نظامی و بە تایبەت کێشە بۆ دەسەڵات ئەو هێزانەی کە لە سەحنەکەدان عاقبەت بەپێی وەزعیەتەکە مجبورن کۆتابێن ئەوەی معلومە نەفسیەوەی جەولانی حاضر بەوە بوو بە قەولی تو لەسەر مێزێک و بەو شێوەیە و لەگەڵ مەزلوم عەبدی دابنیشێ و بەندی 1 و 2 تەوافقەکان کە تەمەشاکەی ئەسڵ لە چارچەوەی فکر و سیاسەتی جەریاناتی ئیسلامیانیە خۆبەوە کۆتا هاتن و پاشەکشەی ئەوە بەڵام لە بازە بەندی دیکەدا نیشانەدا کە لە عینە حاڵە حەسەدەش مەجبور بووە یەک بەشێک شەرت و شروط قبولکە کە لەگەڵ لانەکەم ئەو سیستمی خۆبەڕێوەبەریەی کە ئێستا بەدەستیانەوە
یەک ناگرێتەوە عاقبەت من هیوادارم بتوانن موقعیتێکیان بێ کەمترین ئاوانز بدەن کەمترین ئیمتیاز بدەن ئەوە لەو بابەتەوە تاوجێ بە تەوافقەکە بەگشتی بێ ئاوڕەشەمەڵخم معلومە ئەم تەوافقە و ئەم بەرگەی کە نووسراوە ئەو بەرگە و سەنەدە نییە بۆ ئێستا و ئایندەی سووریا بەدڵی ئەمسالی من و تۆ کۆمۆنیستەکان ئازادی خوازان بێ بەو معنایە من لایەنگری تایبەتی لێ ناکەم بەڵام وەک واقعەیەکی سەحنەی سیاسی سووریا تەمەشایەکەم منەڵم ئەوەی چوونەتە پای ئەم تەوافقە و ئەگەر پێی پایبەند بن وەگەر ئیجرا بکرێ ئەمە باشترە لە فەزای شەڕ لە فەزای ترس لە فەزای نیگەرانی لەو کۆمەڵکوژیانەی کە 4-5 ڕۆژ لەوە پێش لە دژی عەلەویەکان بوو ئەتوانێت لە دژی خەڵکی کوردستانیش بێ ئەتوانێت لە دژی دروزیەکانیش بێ ئەتوانێت لە دژی خەڵکی ئەلمانیش بێ ئەتوانێت لە دژی خەڵکی نەیاری خودی جەولانی هەر لە خیابانەکانی دمشقیشا بێ ئەلئان بەحز ئەوەیە بۆ ئێستا و ئایندەی سووریا یەک ئارامیەک بەوجود بێ دوور بێ لە شەڕ سناریۆی شەڕ ڕەشێکی بەسەرا دانەستە پێ و بەرهەمی ئەم هێزە دژبەیەکانەی کە پێشووتر دژ بە بەشار ئەسەد بوون و هەر وەختەش معلوم بووە زۆر هاوڕێ لەگەڵ یەک نین عاقبەت چوارچێوەیەکدا بمزرەیە کە لانەکەن ژیانی نۆرماڵ ژیانی عادی شارومەندی و کۆمەلگایە تەمین بێ مەسەلەن هەرم تەجروبەی کە لە کوردستانی سووریا لە ماوەی 12 ساڵی پێشوو بووە و زۆر مثبەتتر باشتر بووە لەو مەناتقەی کە بەدەست بەشار ئەسەدی فاشیستەوە بوو لە ئیدلبی کە بەدەستی جەنابی ئەحمەد جۆلانی ترۆریستەوە بوو ئەگەر 50% هەر ئەو تەجروبەی لە کوردستانی سووریە بووە باڵ بکێشێ بەسەر هەموو کۆمەلگای سووریەدا لەم نەپرسی باشە مثبەتە و ژیان نۆرمالترەکە بۆ کۆمەڵانی خەڵک ئەوەی لەژێر ناوی ئاینی جۆرا و جۆر قەومی جۆرا و جۆر خەڵکەکە نەچن بە گژیەکە کە مەسەرەن بەشێکەوەیڵەن حەقی بەرابەر بە ڕسمیت بناسرێ بۆ هەموو سووریەیەکان ئەگەر پێی پایبەند بن مثبەتە لەم ئەوزاعە ترسناکەی ئەبینین بەڵام ئەگەری گەورە ئەوەیە سەختە بچێتە پێشەوە لەم هەموو هێزە دژبەیەکەی کە لە سەحنەی سیاسی فقط جۆلانی و مەزلوم عەبدێ و عەلەویەکان و دروزیەکان نین ئەڵان سووریا بە گشتی بۆتە جێگای ململانەی هێزەکان ئۆلایەکەوە ئەمریکا هەیە بە قازانج و بەرژەوەندەکانی خۆی ئوروپایەکان هەن بە قازانج و بەرژەوەندی خۆیان و لە هەمویان خراپتر دەوڵەتی فاشیستی ئیسرائیلە ئیسرائیل بە دوای زۆر بەنەزەرم پرۆژە و بەرنامەیە بۆ ئێستا و ئایندەی سووریا کە کارەساتی لێبارێ من نادانم عەلەویەکان بەڵام خۆ لە من چاتر بیستوتە ئەو لە پەستا گڵۆپی سەوز لێدا بۆ دروزیەکان و گویا چەکداریان کا و بیان کا بەهێزێکی دەستەمەوەی خۆی یعنی ئیسرائیل منزورە گڵۆپی سەوزی لێدا بۆ کوردەکان و بێن و لەگەڵی بن و پشتیوانیان لێ بکە خودی لە منە پرسی یەکێ لە شتەکانی کە جێگای ڕەزامەندی منە بەو تەوافقاوەیە مەزلوم عەبدی و کوردەکانی لەوەی بچنە خەتەی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل دوور خستۆتەوە چونکی ئەوە بەڕاستی بۆ سیمای سیاسی هەر خەڵکێکی حەقخواست و جملە لە هەر کوێیەکی دنیا و جملە لە کوردستانی سووریەش خەتەرناکە سەرنوشتیان گرێ بخوا بە سەرنوشتی رابطە و بە پەیوەندی لەگەڵ دەوڵەتی فاشیستی ئیسرائیل بۆیە بە گشتی منەڵێم ئەم تەوافقە لە دڵی تەناسوخوا و هەلومەرجێکە کراوە ئەگەر ئەو تەوافقە بەڕێوە بچێ لە هەنگاوی ئەوەڵیەیەکە بۆ ئەوەی کۆمەلگایەکی نۆرمال لەوێ بێ هەموو ئەو شتێنیە کە ئازادی خوازانیانەوێت کە بەرابەری خوازانیانەوێت کە کەسانی وەکو من و تۆ تەواوەند دڵمان پێی خۆش بێ بەڵام لە وەزی ئێستا لە وەزئی مەوجود و لەو مەترسیانەی کە هەیە لە دڵی ئەوەدا ئەوە باشە بەڵام وتم ئیمکانی ئەوەیە هەڵ بوەشێتەوە مانعی گەورەیە هەر خودی دەوڵەتی ئیسرائیل کەوتم ئەڵان کاریگەری هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەجملە لە سووریا پێی ناڕازیە لەوانەیە حتمما مانعی گەورە دروستکە ئۆردۆغانی فاشیست ظاهیرەن دوێنەکە موافقەتی خۆی دەربڕیوە و وا دیارە پێی باش بووە بەڵام لە دڵەوە حتمما
ئابم شکڵی پێخۆ ئەوێ کە لە پستا تەبلیغاتی کرد کە ئێوە دەبێ حەسەد و ئەوانە یا چەکدا بنێن یا بە چەکەکانەوە یان خەینە قەبر ئەلعان مەجبورە بێ بە قەولی تۆ ئەحمەد شەرعی هەڵقە لە گوێی خۆی لە پەنای مەزلوم عەبدیە کە بە دوژمنی خۆی ئەزانێ ئاوادە بنیشە بەدڵی نییە لە فکریەوەدایە ئەگەر وەزەکە بڕێک زەمینەی ئەوەیدا تێکی بدەن ینی منزورم وەیە بڵم دەوڵەتانی منتەقەی عەقبەت جمهوری ئیسلامی هەرچەند زۆر دەستی دابڕاوە لە ڕووداوەکانی سووریا لە فکریەوەدایە ئەویش مشکلات بۆم پرۆسە دروستکە ئێستا کوێ ڕووداوە سیاسەکانی نێو سووریا لەگەڵ مەترسی گەورە ڕوبەروە لەگەڵ گەرانی ڕوبەروە لە دڵی هەموو وەزیەتەدا منوتم ئەو تەوافقە ئەتوانێ ڕێگایە بکاتەوە بۆ ئەوەی ئەگەر جێبەجێ کرێ کە بە تەواوەتی بە نەزەرم نایڵن جێبەجێ بکرێ هەرەوەڵانەوە حتمما تۆ لە درێژەی قسەیە هەم خۆت قسەی تیاکەی وەگە مەجال بوو منیش قسەی تیاکەم هەرم قانونی ئەساسی کە ئەحمەد شەرع ئەمڕۆ بۆ یادوێنەکە بووە ڕایگەیاندووە هەر ئێستا خودی مەزلوم عەبدی و نیرۆکانی سووریە دموکراتیک ڕەتیان کردوێتەوە گوتیانەوە ئەسەن دژ بە قەراردادەکەمانە دژ بە هەر بەندی یەکی قەراردادەکەیانە یعنی ئاوایە ئەم جەریاناتە ئیسلامی کۆنەپەرستە یا هەر جەریانێکی کۆنەپەرستی دیکە و بە تایبەت گوێشی بەدەستی دەوڵەتێکی دەرەکیەوە بێ بە پێی قازانج و بەرژەوەندی خۆیان ئەیشەوێنن لە ئەینە حاڵاکە وتم ئەم تەوافقە ئەتوانێت هەنگاوێک بەرەو فەزایەکی نۆرمالیزە بوون لەو کۆمەلگایە بێ بەڵام نیگەرانی باڵای ئەوە هەیە هەر لەم دەستپێکەشدا بەڕێوە نەچێت ڕاستە بەرحاڵ یەکێک لەو شتانە کە یانی کۆمەڵێ فاکتەر هەیە کاریگەرن لە سەر ئەم مۆزوعە هاوڕە ڕەحمانەوەی کە بۆ پێکە من لە سەرەتاوە متابعەی دۆخی سووریام کردووە شتێکە لە سووریا هەیە ئەوەیە حکوومەتێک لە سووریا بۆی بمێنێتەوە بۆی بتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەستێ و بۆی بتوانێت زەمینەیەک دروستکە کە باسی ئازادی و یەکسانی و خۆشگوزەرانی ئەوانە ناکەم باسی وەکەم کە کۆمەلگا بەرحاڵ هەناسەیەک بە کارەبا هەبێ ئاو هەبێ خەستەخانە ئیشکا خەڵک ئەمین بێ لە ژیانی خۆی ژیانی مەمرە و مەژی کە ئەژی ئەمە بۆ ئەمە پێویست بەواکە کە کۆمەڵێ فاکتەر وجودیان ببێشێک لەوانە ئەوەیە کە دەواازە و دەرگا لە بەردەمی ئەم کێشە و ململانیە قەومی و مەزهبیانەیە نەکرێتەوە یاخود هەتا بکرێت دا بخرێت کەم بکرێتەوە این ببێ بۆچی وایە لەبەرەوەی باسەکە نەک لە بەرخاتری خەڵک لە بەرخاتی خودی سەرمایەداران و خودی بۆ ژوازیەگە بێ لە سووریایە شتێکی دەستگیر بێ ئەوانەوەکو عێراق نییە عێراق کۆمەڵە بیرەنەوت لە جنوبی عێراق و کۆمەڵی بیرەنەوت لە کوردستانە حەقلی غازە حیزبێک و کۆمەڵی پاسەوان و چەکدار بە دەوریەوە کۆ بنەوە ئەوانە و ژیانیان مسۆگەر و ژیانیان ئەڕوات چرخی سەرمایهداریش کاری خۆیەکە قازانجی گروپە جۆر بە جۆرەکان فەراهەمە بێ سووریا ئەم ئیمکانەی نییە هەیەی و نیەتی مەجموعەیەک بیرەنەوتی هەیە لەو ناوچانەی بڵێن باکووری خۆر هەڵاتی سووریا نازانم ئەگاتە 100,000 بەرمیل ناگا شتێکی لەم بابەتانەیە پێشتر زۆرتر بۆ 300,000 وانە بۆ وەڵام ئێستا ئیمکاناتی دەرهێنانەکەی گەشتوتە تەنانە من گوێم لە 30,000 بوو ئاخەشت ئەمە ئەو چوارچێوەی نێکە تۆ بتوانی هەتاکو عەسابەیەکی پێ بژێنی ینی بڵێن بۆ نمونە گروپێکی چەکدارەوەوانە منتیقەی بەدەستەوە ئەگرێت و ئیدارەیەکی خۆی دائەنێ ناتوانێت بەم بیرەنەوتانە خۆی بژێنێ یعنی ئەبێت بە بەردەوامی وەکو چۆن داعش لە تاڵانکردن و پەلاماردانا بوو خەریک بوو پارەی قەتەری بەکارهێنا و پارەی شێخەکانی سعودی و ئیماراتی بەکارهێنا بۆ خۆ دەوڵەمەندکردن بێ وا بکە یاخود لە تورکیا و کۆمەکرا بێ وا بکە ئەمەم ئیمکانی نییە بە بتوانێت ئیدامە بەژیانی خۆی بە لەو لای تریشەوە تورکیایەک لە ئارایە ڕاستە تورکیا لەوە ئەترسێکە هێزێکی چەکداری بۆ بوونە بە ئیستلاحی خۆی توند و تیژ و یاخود وەکو ئەوڵێ تیرۆریست لە سنووری
بڵین بە باشووری ئەوە لە سووریایە نەبێت ومە لەمە ئەترسێ بەڵام لەو لای ترەوە ئەوەی کە تووشیا لە سووریای ئەوێ ئەمڕۆ هەر ئەمڕۆ ئەو ژیرفانە بەتاڵانەیە کە ئۆردۆغان بۆ ماوەی 10 ساڵی ڕابردوو تورکیای بەگیر هێناوە لەگەڵیا اقتصادی تورکیا وێرانە هاتنی دەستئاوەڵایی ئەو لە سووریایە زۆرتریش لەوەی کە خەریکە لە بڵین لیبیا دەستگیرێ بێ لە سووریایە باسەکە لەسەر دووبارە سازدانەوەی سووریایە ئەمە 300,000 تا 400,000 دۆلاری تێچێ ئەم پارەیە قەرار وایە خەلیجەکان سەرفی کەن و بیدەن و بڵین وەبەرهێنان کەن لە سووریایە وە شەریکەکان و کۆمپانیەکانی تورکیا بێن ئەم پارەیە بەکاربێنن بۆ بوژانەوەی اقتصادی و بوژانەوەی سووریا دووبارە و لەلایەکی ترەوە ئیسرائیل دەڵێ منطقەیەکی عازلدا ئەنێم و لەم شوێنەیە من خۆم دوورە خەمەوە لە ینی تاچ خۆ دوورەخەیتەوە هەر چۆنێک بێتە ناو سووریاوە نزیکترە بیتەوە لەو گروپانێکە تۆلیانە ترسی ینی ئەمە بۆ ئیسرائیلیش تەمین ناوێ ئیسرائیل قسەی ئەوەیە قسەی بڵین ئەعلامشتی وایە کە باسەکە من وا ئەەکەم و لەوێ ناڕۆم و سووریا ئەبێت دابش بێ سووریا دابش بێ بکەوێتە دەستی ئەو گروپە چەکدارەتون ڕەوانەوە تۆ بەرحاڵ دۆخێک دروستە بێت و ئەوانە بۆ هەر شوێنێک جێژبەری بەرخودت لەگەڵ ئەم هێزانەیە ئەبێت لەکوێ ڕائوەستی ئەم سنوورە لەکوێ دایانێت چیە خەیتە بینی خۆت و ئەم گروپە تیرۆریستیانەوە بە هەرحاڵ ئەمە بۆ ئیسرائیلیش کێشەیە بۆ ئەوروپا شەپۆلی فراوانی پەنابەری کە ڕووی کردە ئەوروپا کێشەیەکی معزلێکی دروست کردو ئەمڕۆ ئەوروپا بەدەستیەوە ئەناڵێنێ دووبارە ئەم برینە خەریکە قەتماغا بەستێ خەریکە ساڕێژە بێ خەریکە ئەم جارە کۆچی پێچەوانە دەست پێکات بە جۆرە لە جۆرەکان ئەوروپا دڵی خۆشەوەی کەوا سووریا دۆخێکی باشتری ئەبێ ئەوانەی کە لە تورکیا چاوەڕەکەم بێن بۆ ئەوروپا لە بریەوەی بێن بۆ ئەوروپا بگەڕێنەوە بۆ سووریا ئەمڕۆ ئەگەر سووریا دەرگیری ئەم دۆخە بێتەوە ئەوروپاش لە بەردەمی هەڕەشەیە یعنی ئەم کۆمەڵە فاکتەرەوە ئەکا قازانجێکی زۆر لەوەیە هەیە کە سووریا مستەقر بێت بەڵام سوالەکە ئەوە پرسیارەکە ئەوەیە ئایا سووریا لە سایەی دەسەڵاتێکی ئیسلامیە ئەتوانێت مستەقر بێت نەخێر هەر ئەوە نیشانیدا سێمانگی ڕابردوو بە هەموو کەسی نیشاندا ئیسلام ئەو هێزەیە کە کۆمەلگا دا ئەوەشێنێ کۆمەلگا دا ئەرزێنێ ئیسلامی سیاسی ناتوانێت ئەمە بکات لەبەر ئەوە ڕێکەوتن لەگەڵ قەسەدا شتێک هەیە پاڵ بە جۆلانیۆنی ئەم پاڵە لەگەڵ ڕۆژ بە ڕۆژ زۆرتر و زیاتر ئەبێ ڕۆژ بە ڕۆژ زۆرتر و زیاتر بەهێز ئەبێ و پشتی جۆلانی چۆڵ ئەبێ و زەمینەی ئەوەی کە قەسەد و ئەم ئەلتەرناتیوە کە هەر جۆرێک حسابیکەیت و ئەوانە زۆر زیاتر ئینسانی تر و ئاوەڵاتر و کراوەترە لەوەی کەوا لە دیمەشقا هەیە ئەمە زۆرتر ببێت بە جێگای پێشوازی خەڵک و خەڵک زۆرتر دڵی بەمە خۆش بێت هەر لەم ڕووداوانەیە کە لە ساحل ڕوویدا خەڵکی ساحلی سووریا هەموو پیرۆزباییان لێگە کرد کە ممکنە هێزەکانی قەسەد بێن بۆ ساحلی سووریا و کاروباری ئەمنی و دەسەڵاتی ئەمنی لەم ناوچەیە بەدەستی ئەوانەوە بێ لە بری دەسەڵاتی جۆلانی ئەمە هەموو پێشوازیان لێ کرد و هەموو ئەمەیان پێ خۆش و هەموو بەشتێکی موسبەتەزانن لەبەر ئەوە منوا ئەزانم کە ئەمەی کە هاتۆتە پێشەوە بە ناچاری بەسەر جۆلانیا فەرز بوو بە ناچاری بەسەر تورکیا فەرز بوو طبعاً ئەم پرۆسێ لە بزات لە 26 مانگەوە بە دەخاڵەتی کۆماندانی بڵین کۆمیتەی سەرکردایەتی ناوەند لە پێنتاگۆن کە جەنەرال کۆرێلایە ئەم پرۆسەیە دەستی پێکردووە جەنەرال کۆرێلا سەردانی ئوردونی کردووە سەردانی میسری کردووە سەردانی ئیماراتی کردووە سەردانی سعودی کردووە لەگەڵ ئیسرائیل چەند جار دانیشتووە ئەمەی هێناوە بردوێتی هەتاکو ئەوەی کە لە 4 مانگا دووبارە هاتوونەتەوە لەگەڵ لە کۆبوونەوەیەکە لە ئوردون کۆبوونەوەی لەسەر کراوە بڕیاریان داوە و لەوێ تورکیا ئامادەی هەبووە تورکیا بانگ نەکراوە لە کۆبوونەوەیشی ترا تورکیا ئامادەی هەبوو بانگ کراوە بەڵام لەو کۆبوونەوەی بڕیار لەسەر ئەمە دراوە تورکیا بە جۆرە لە جۆرەکان ئاگای لێ نەبووە نەیزانی و ئەمە چێ بێ یعنی ئەم
نەخشێ لەلایەن ئەمریکاوە بەسەر تورکیا شەستە پێنراوە و سەرنجام چەند ڕۆژ بەر لەوەی کە ئەو ڕووداوانە ڕووبات پێش 6 مانگ ئەمە بە نزیکە و کۆتایی گەیشتووە. لە دوای ئەو ڕووداوانەی 6 مانگەوە کۆبوونەیەک دووبارە لە ئوردون کراوە بە بەشداری کۆمەڵێک دەوڵەت لەوانە تورکیا و لەوێ بڕیاری لەسەر دراوە و ڕۆژی دوای ئەوە لە 9 مانگە ئەمە کراوە 10 مانگە بە هەلیکۆپتەری ئەمریکی ژەنەراڵ عەبدی براوە بۆ دیمەشق و لەوێ ئەم ئیمزایە کراوە و ئەم ئیتیفاقیە تەواو بووە. طبعا ئەمە تەفاسیلانە هەمووی لە یەکێک لە بڵاوکراوەکانی تورکیایە کە متابعی ئەم هەواڵە سەربازی و ئەمیاناکە لەوێ بڵاو بۆتەوە و ئەمە ئەو پرۆسەیە کە ئەم ڕێکەوتنەی تیاگیرساوە. لەبەرەوە من وا ئەزانم کە فرسەت لە بەردەم بەرەو پێشچوونی ئەم ڕێکەوتنەیە زیاترە لە شکستی و ئەوەش نەک لە بەخاتری ئەوەی کە جۆلانی ئاڵ و گۆڕی بەسەرا هاتووە گوای قاتی لەبەر کردووە و ئیسلامیەکی معتەدی لەو ئەوانە بە شەقی ڕۆژگارەوە بە شەقی ئەو پێداویستیانەیە کە ئابووری سووریا و کۆمەڵگەی سووریا هەیەی. طبعا بابەتەکە تۆ زۆر لایەنە وروژان ئەوەی منیش بە کورتی بڵم قسەیەک لە قسنێ قسەکانی تۆشا بۆ زۆر واقعەوەی سازدانەوەی دووبارەی سووریەیە بە حکوومەت و دەسەڵات و سیستم و ئەوە باسەکە ئەوەیە لە چوارچەوەی کام پلانە لە چوارچەوەی کام تەرحا لە چوارچەوەی تەرحێک لە منیش ئەو قسە زۆر ڕاست چونکە ئەوڵەنجارێ دەسەڵاتێک ئاڵ و گۆڕ بووە ئەڵان سوباتێک گەشتا بە وجود نهاتووە ئەرەم کۆمەڵ کوژیەی 4-5 ڕۆژی ڕابردوو نیشانی داوە نمونەیەکە ئێستا کونێ جۆلانی هەر ئیدعایەک بکە ئێستا کونێ بە زۆر بەشی سووریەدا دەسەڵاتی نییە ناتوانێت ئەمنیەتیش تەمین کە ئەوە بەشی کوردستانی سووریە و شوێنەکانی جێگای تاتی کۆنتترۆڵی هەسەدەیە لەژێر چاوەدێری ئەوان نییە تورکیا هەر جۆرێک پێی خۆش بێ دەخاڵەتی تا ئێستا کردووە ئیسرائیل بە مەیلی خۆی بۆمبارانەکە هەر کارەکە معلومە خۆم بەزە ناتوانێت تا ئەبەت درێژە بکشە سازدانەوەیەک پێویستە سازدانەیەک پێویستە معلومە ئەڵان لە پێشە ئەمریکا ئەوە هەتا وڵاتە ئەوروپایەکانی ژەوەی وەزەی خارجێ ئالمان چوو فەرانسە چوو یا ئەوەی داوەتیان کردە جۆرانی بچێتە بڕۆکسل ئەوروپاش عاقبەت بەدوای سەهمی خۆیەوە یعنی منزورمەیە هەم هێزەکان دەخاڵەتیان هەیە ئەساسن ئەم دەوڵەتانی منتەقە عەرەبستان دەخاڵەتی هەیە تورکیە دەخاڵەتی هەیە تەنیا دەوڵەتێکە واقعان دەخاڵەتی نییە ئەڵان دەستی تەواو دابڕاوە جمهوری ئیسلامیە عێراق لاوەچیە بەحاڵ بەڵام پرسیارەکە وێ لە چوارچەوەی کام پلانە لە چوارچەوەی کام پلانی گەورە من پێم بێ مرۆتۆ زۆرجا قسەمان کردووە ئاخەبەدەم پلانی خاوەرمیانەی تازەی موردی نەزەری ئیسرائیل و ئەمریکا ئەوانەیانوێ ئەمە جێبەجێ بکەن تابانەوە پلانێکی زۆر کۆنە پەرستانەیە پلانەکە کە فاشیزمی ئیسرائیلی تیا بەرجستا بێتەوە بەڵام بەداخەوە وەختێ ئەمریکا لە ڕاستیایەتی دەوڵەتی فاشیستی ئیسرائیلیش لە ماوەی 17 مانگی ڕابردووە بەو شەڕانی لە غەزە کردی بەو ترۆریزمە بەو نەسڵ کوشیە بەو کارانی لە لوبنان کردی بەو شکستێک کە بەسەر محوەری بەشار ئەسەد ڕووخاو چۆتە دەرێ خۆ بەڵام بۆتە هێزێکی کاریگەرتر لە جاران هەمیشەش کاریگەر بۆ دەوڵەتی فاشیستی ئیسرائیل هێزێکی کاریگەرتر لە جاران من پێیان بێت بە زۆری ئەنەوە نەخشی خۆیان بڕێوە دەیەم نەخشی ئەساسەن ئەمریکایە ئیسرائیل لایەنی بەهێزیەتی بەنظرم عەرەبستان مشکلی لەگەڵی نابێ ئەبێ لەگەڵی خۆی هاوجودکە قەتەر لەگەڵی مشکلی نابێ هەر وڵاتە عەرەبیانەی کە تۆ نێویانت بردو ئەبێ پاڵپشتی ئابووری سازدانەوەی دووبارەی سووریە بن ئەوەی کە لەگەڵی مشکلی بێ ئەوسازن جمهوری ئیسلامی و کەوتۆتە لاوکە بۆ خۆی ڵانەوە لە ئاخری باسەکەیە گەڕێنەوە سەری و بخۆی لە وەزێکی نالەبارەیە دەوڵەتی تورکیا می زۆر پێ خۆش نییە دەوڵەتی ئۆردوغان و تورکیا لەگەڵ ئەم تەرحی ڕۆژهەڵاتی تازە و ئەوە نەتەنیا پێی خۆش نیە سەر لێی نگەرانە نگەرانێکی تا ئەو جگایە لە منە پرسی پێیان بێ لە باسی دیکەدا باسمان کرد ئەوەی ئاوڕی داوەتەوە لە مەسەلەی کورد و سەری دیالۆگی لەگەڵ
ئۆجەلان و پێکاکا و ئێستاش حتا ملی دانەواندووە بەوەی مەزلوم عەبدی بچێ لەگەڵ جەولانی دانیشە هەمووی لە ترسی ئەوەیە کە لە کارتی مەسەلەی کورد لە دژی تورکی استفادە نەکرێت دەنەچێت بەڵێ ئەو سازدانەوەی کە تۆ وتە ئەینە سازدانەوەیکی کاپیتالیستیە سازدانەوەیەکە کە لە خودی ئەمریکا و وڵاتانی ئوروپایی کە لە دەورەی بەشارە سەدا بەلحازی اقتصادیش و بەلحازی سیاسی نفوزێکیان نەبوو جێگایەکیان نەبوو ئەوێنە مەیدانی نفوزی رووسیە بوو جمهوری ئیسلامی بوو ئەو بەشە بوو هەمووانە بە دوای سامی خۆیانن چوارچێ ئەوەدا لەو چوارچێوەدا معلومە جریانی ئیسلامی وەکو جەولانیوانە قەتئەن کەم نفوستریەکەن ئەلئان یەگەر وەکو چێرەی ئەوەڵ و نەفەری ئەوەڵ تەمەشای بکرێ یانە بێ ئەویش خۆی ڕێک بخە لەم نەپرسی جەولانی و یانە بێ خۆی ڕێک بخە لەگەڵ ئەو نەقشەیە کە ئەساسەن ئەمریکا و ئیسرائیل هەیەە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یاکەوێتە پراوێزەوە یا حتا لەوانەیە وەلای بنێن سربەنیستی کەن بەڵایەکی بە سەربێنن اتفاقا تەواوی ڕەفتارەکانی 4-5 مانگی گوزەشتەی و لە لیباس و سەروەز و مناسبات و خۆی ئەماتە دەرتن نیشاندا ئەزانێ بۆ خۆجووتکردن لەگەڵ ئەوە بوو ئەگەر بە تەواوەتی لۆ زەمینە قەدەمی هەڵناهێنا دلەکەیەوە بوو فشاری تورکی لەسەر بوو بەڵام هەر بە و فاکتانەی کە تۆ باست کرد بۆ بازە جەرەسەیەک تورکیەکە بە تایبەت 15 ڕۆژ یەکمانگی ئەوەڵ خۆی وەکو هێزی ئەوەڵی سەحنەی سیاسەتی ئاڵوگۆڕەکانی دمەشق و سووریە نیشانەدا ئەگەر لەبیرت بێ یەکەمین جەرەسەی گیرە وابزانم لە ئۆردۆن بوو یا لە عەرەبستان بوو لە ئۆردۆن بوو وابزانم ئەسڵ زۆر ئاشکرا دیار بووکەوە هەمەکارە تورکیە و وەزیر خارجەکەی تورکیە بەڵام ئێستا بم فاکتانش کە تۆ باست کرد وانەماوە دەرنەچە باسی سازدانەوەکە لەم سازدانەوەیە بەڵێ سازدانەوەیە کە موردی نەزەری ئەمریکا و ئیسرائیل بێ سوباتیانەوێ وەکارکەوتنەوەی سیستمی سەرمایە و کاپیتاڵ و سەهمی خۆیانیان ئەوێ لەوەدا ئیسلامیەکان ناتوانن حەزفکەن بەڵام کەم دەسەڵاتیانەکەن یا ئەوانیژە بێ گوێڕایاڵی ئەو چوارچێوە بن ئەلئان من پێم وابێ فەرزکەن لەم قەدەمی ئەوەڵەیە مشکلێک بۆم تاوافقەی بینی مەزلوم عەبدی و ئەحمەد الشەرع هەیە وتم ئیسرائیلەکە پێی خۆش نییە بە ئاشکرا و توێتی پێم خۆش نییە بەڵام عاقبەت چونکی بە دەخاڵەتی ئەمریکا کراوە حتمما ئیسرائیلیش ڕازیەکەن امتیازی زیاتری پێدەن لەو بابەتەوە منیش پێم وابێ ڕەوتی ڕووداوەکەوە چێتە پێشێکە بەرحاڵ ئیسلامیەکان تەنیا بڕیاردەر نەبن و ئەوە کۆمەکەکە کە بەرحاڵ ئەوەی پێڵەن قانون ئەساسی دەستور بنووسنەوە ئەوەی تەرکیبەی چوزانم دەوڵەت و هەیکەلەی دەسەڵاتەکەی لەگەڵ ئەوەی ئێستا بەدەست ئەحمەد شەرعەوەیە فەرقکە و ڕەنگە بەرەو ئەوە بچێ سیستمێکی نۆرمالتر و ئەوە بێ حتا تورکیە مەجبورە خۆی لەگەڵ ئەم وەزیەتە هەماهەنگکە بەرحاڵ ئەوزاکی ئالۆزە پیچیدەیە هەموو ئەگەرەکان ناتوانین دەستاوە بخوێنینەوە بەڵام مادام ئەمریکاڵان تقریبن بووە بەهێزی ئەسڵی کاریگەر بۆ سازدانەوەی ئەو وەزیەتە و مەجبورە هەموو پێشنیاد و ملاحزەکانی ئیسرائیل لە نەزەر بگرێت بە مەسیرە کاڕاتە پێشێ ئیسلامیەکانیش ئەبن فەرعیتر ئەبن دەنەچێت بەڵێ لەو چوارچێوەدا احتمالی هەیە ئەو تەوافقەی کە ئەڵان بینی مەزلوم عەبدی و جەولانی کراوە جێگایەک پیدا بکە بەڵام هێشتا زۆر گشتیە خاڵەکانی ئێستا منەم ڕۆژانە قسەیەکم بیستووە بەڕاستی قسەیەکی ڕێکوپێکە لە قەولی ئینگلیسیەکان وایڵانەڵەن شەیتان لە وردەکاریەکانی وردەکاریەکانی بزانین چۆنی لەدێ ئەوەی هەر ئەمڕۆ بە زمانێکی تند نیروەکانی سووریەی دموکراتیک یا حەسەدا جوابێکی توندیان داوەتەوە بە جۆرانی کتویانە ئەوە نامەشروع ئەم قانونی ئەساسیە جێگای قبول نییە و ئەمە لەگەڵ ڕێککەوتنەکەی بینی مەزلوم عەبدی و ئەحمەد الشەرع هیچ تەبایەکی نییە جوابیان داوەتەوە معنایەوەی ئەوانش لە شوێنێکەوە قساکەن کە ئەتوانن وا قسە بکەن ئەتوانن احتیاط بنێنە کەنارەوە بەرحاڵ ئەوەی ئێمە بە دوایەوەین ئەو کۆمەلگایە بەرەو
سوباتێک بەرەو ئەمنێتێک دوور لە شەر دوور لە سناریۆی ڕەش و بەرحەڵ عاقبەت تەوازنخوای هێزەکان. منیش پێم باشە لە تەجروبەی ئایندەی سووریەدا ئەڵئان ئەوەی کە منوت و ئاوات و ئارەزومانە هێزی کرێکاری وشیار لە مەیدانا بواە، هێزی سازماندرا و ڕێکخراوی ئازادی خواز و بەرابەری خواز و سۆسیالیست لە مەیدانا بواە، ئەگەر یەکەم دەسەڵاتیش نەبواە ئەویش عاقبەت یەکێ لە هێزەکانی نێو دەسەڵات وایە و تەسیری خۆی وایە لە نووسینەوەی دەستور لە شکڵدان بە هەیکەلی سیاسی. ئەمە بە دەرەجەیەکی زۆر بە دەرەجەیەکی زۆری چی هەرتەوە غایبە بەداخەوە لەم بینەدا لەنێو ئەم سناریۆ ڕەشی 15 ساڵی گوزەشتە معلومە ئەوەی لە کوردستانی سووریە کرا تەجروبەیەکی مثبەتترە باشترە، تەجروبەی ئەوان بە هەر نسبەت تەسیر دابنێ لەسەر سازدانەوەی ڕووداوە سیاسیەکان و شکلی سیاسی ئایندەی دەسەڵات لە سووریە لەم نەپرسی هەنگاوێکی پۆزتیوە بەری ئەو ئیسلامیزمی تونڕە و بەری حتا ئەو تەفرەقەی قەومی مەسەبی کە بگاتە ئاستی شەڕ ئەوە گرێت، چونکی لە تەجروبەکەی خۆیان لە ماوەی ئەم 19 ساڵەیە توانین ئەم خەڵکە جۆرا و جۆرە بەیەکەوە بحەوێنەوە. هەموو کەسەوە ئێستا لە سووریاواڵە من تاوان متابعەیەکی زۆرێک لە چاودێرانی سووریا ئەەکەم لەسەر سوۆشیال میدیا، لەوانەیە کە لە دەرەوە ژین، لەوانێک حتا لە ناوەوە ئەژین، ئەوانەی کە قسەیان ئەبیسترێ، هەموو کە هێتە سەر ئەزمونونەکەی ڕۆژاوا وەختێک قیاسێکم تەمان ئەم جەماعەتی جۆلانیە بەر لەوەی بگەنە دیمەشق لە ئەدلب حکوومەتێکیان هەبوو بەنای حکوومەتی ئینقاز. ئەم حکوومەتی ئینقازە ئەوان پێکیان هێنابوو بۆ بەڕێوەبردننی ئەدلب و ئەوانە هەموو ئەوانی کە بەشی زۆریشان ئیسلامیشن تەنانەت کە وەختێک مقایساکەن لە قیاس دەبینی ئەوەی کە مەزلوم عەبدی و ئەوان بوویانە لە بڵێن باکووری خۆرهەڵاتی سووریا ڕۆژاوا بە قیاسکردنی لەگەڵەوەی کە ئەم حکوومەتی ئینقازە بوویەتیەوەی ئەوان زۆر باشتر بووە. ئەو ئەزمونەی کە هەیەە نەک لە بابەتی ئازادی و ئەمنیەت و ئەوانە، لە بابەتی بەڕێوەبردن، لە بابەتی تکنیکی ئیدارەکردنی کۆمەلگا و ئەوانە کە چۆنینەکەی بە مەرجێک ئەوان هەموو خەزێنەکانی تورکیان بۆ لەسەر پشت بوو، هیچ کێشەیەکیان نەبوو لە پەیوەندیگرتن لەگەڵ دنیاە. قەسەد و باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەواازەی لەگەڵ پارتیا بوو کە پارتی زوو دەواازەکانشی لێدا خست و ئەویش محاسەرەیە کرد و گەماروی لەسەردانا بوو. بەرحاڵ بەو حاڵەشەوە هێشتا و ئەزمونەی کە لە ڕۆژاوایە باسی ئازادی ژن و ئەوانە خینە ئەولاوە، باسی شتی تەکنیکی بەڕێوەبردننی کۆمەلگا ئیدارەکردن بیروکراتیەتەوەی کە پێی وترێ بیروکراتێت لەینە ئەوەیە. لەبەرەوە ئەم ئەزمونە جێگای سەرنجی سەرجەم خەڵکی سووریایە و وەختێک کە جارێک پێما بێ هەر خۆت باست کرد و ئەوانەیە یەکێک لە چاودێرانی کوردی لای خۆمان کە باسی بڵێن قەسەدی کردبوو دوی قەسەد بۆ لە جیاتی ئەبوو محەممەد جۆلانی نەچوو پەلاماری دیمەشقدا بڵێن ئەو بچێ بۆ دیمەش نەک پەلامە ئەو بچێت بۆ دیمەشق حکوومەتەکە بڕوخێنە و بێ بەدەسەڵات ئەوای وای کردای بە بڕای من بەشێکی زۆری خەڵک لە سووریایە بەم شێوازە تەسەورەکەن کە قەسەد موئەهەلترە بۆ بەڕێوەبردننی کۆمەلگای سووریا و ئەو ئەزمونەی ئەوان هەیەە ئەزمونێکی دەوڵەمەندتر لە ئیدارەکردنا تا ئەوەی کە جەماعەتی جۆلانی هەیەە کە لە سادەترین ئیمتیحانە لە یەکەم ئیمتیحانە هەروەکو چۆنەڵێ پەنجەیەکیان تێوەیەوە ئەوانە معلوم بوو کەمای هێتەکەی چی ئەو کوشتاری کە کرا لە ساحل و ئەوانەوە بە ئاسانی بەسەرێنە تێناپەڕێ. بەڵام لەم بەیناشتێکی تریش بازەکرا ڕێحمان بمێ نظری تۆ لەو بابەتەوە بزانم هاوڕیانێکیش کۆمنتیان نووسی و حتمما کۆمنتەکانتان کەمشتن نیشانە دەین و هەوڵەدەین بەپێی توانای خۆمان و کاتەکەمان وەڵامیان بدەینەوە. دووبارەش داوای لە سەرجەم ئازیزانەکەم مەگەرەتان کردو تا ئێستا کەناڵی یوتیوبی هیوە لەسەر یوتیوب لایک و سەبسکرایب بکەن و لینکی ئەم بەرنامەیە لەلایەن خۆتانەوە بڵاو بکەنەوە واگەر لە دەرەوەی وڵاتی شن لە ڕێگەی یوتیوب و متابعی بەرنامەکانمان بکەن بۆ ئێمە بە قازانشترە. بەرحاڵ یەکێک لەو شتانەی کە ئەوتیا ڕێحمان باسی نەکرێڵێن ئەم ڕێکەوتنی یاخود ئەم پەیامەی کە ئەوە جالان داوێتی لە ئیمرالیەوە کە
دۆخەکەی گۆڕی بە جۆرێک لە تورکایە ئەمە کاریگەریشی بووە لەسەر دۆخی ڕۆژاوایە دۆخی ڕێکەوتنی بینی قەسەد و دەسەڵاتدارانی سووریا لەم بابەتەوە تێبینی یاخود تێگەشتنیەوە چییە؟ من پێم وایە تاسیری بووە من پێم بێم پەیامەی ئۆزاران لانیکەم بۆ سەر خودی شخصی مەزلوم عەبدی و ساڵح موسلم و ئیلهام ئەحمەد و ئەوانەی وا بەڕێوەبەری لە پێدەوە گرتوویەتی تا ئەڵان حەسەدە ئەوانە تاسیری بووە چونکی بتوێنێتەوە شارراوە نییە ئەوان لەژێر تاسیری بۆ چوونەکانی عەبدوڵڵا ئۆزارانە هەن لانیکەم ئەو قووەتی قەلبەی یاوە ئەعتماد بە نەفسەی بە مەزلوم عەبدی داوە لە چوارچەوەی ئەو پەیامەی کە ڕووی لە ئەوەیە کە لەگەڵ دەوڵەتە مەرکەزیەکان بسازێنیتە قسەی ئاشکرای وەختە بە خودی پێکاکا وەک حزبی دایکی جنبشی ئاپۆیی ئەڵێ ئێوە حتا چەک دابنێن بڕۆن بسازێن لەگەڵ دەوڵەتی مرکزی تورکیا حتا خۆتان هەڵوەشێنەوە دەجا لێرە زۆر کارێکی سوکبارتر بۆ مەزلوم عەبدی نە قەرارە خۆی هەڵبشێنێتەوە نە قەرارە چەک دابنێن ئەتواقەن لە هێز و قودرەتێکیش هەیە دەبێت بۆ چوونی سیاسیش هی ترندێک وە ئەوەی خۆیان پێڵێن سەرۆکیان ئیجازەی داوە ئاسانتر خۆی بە بێمانعتر بزانێ بچێتە پای ئەمەوە من پێم وابێ من لە مناسبەتی تریشە هەر تەبان بە زمانی فارسی بوو سێشەمەی ڕابردوو هەر لەم بابەتەوە وتمە بەڵێ پەیوەندی هەیە تەسیری بووە و هەر بۆ یەکانە جێگای ڕەزامەندی خودی کولی ئەوەی پێڵەن جنبشی ئاپۆیی و پێکاکا و ئەوە هەیە دەنێتە لە چوارچەوەی استراتێژیەکایە لە چوارچەوەی سیاسەتێکایە کە ئەو بزوتنەوەی کاڵان بە تایبەت نقطە قووەتەکەی کوردستانی سووریە و ئەو جێگای دەسەڵاتی هەیە و زیاتر لە 100,000 کەس هێزی چەکداری ژن و پیاوی هەیە و منتەقەیەکی بەدەستەوەیە هەرونە بڵم لەوە زیاتر من تەوزەحم نییە من پێم وابێ تاسیری بووە و مانعی لابردووە بۆ ئەوەی ئەمسالی مەزلوم عەبدی زووتر بتوانێت بچێ ئەو کارە بکە باش بەرحاڵ با بچینە سەر کۆمنتی هاوڕێیان لەبەرەوەی کە ئەگەرچی ئەم باشتە زۆرتریش هەڵەگرێ بن نێشتا دڵام ناخواتەوە قسەی کردمان بەڵام بەرحاڵ لێرە ئەبێ کورتیکەینەوە لەبەرەوەی باسێکی کەشمان هێسەوار بە ئێرانەویش گرنگە ئەڵێ هاوڕێ ئاسەزن دڵێ مە پرۆژەی ئەمریکا لە ناوچەکەدا لە قازانجی نییە هێزی باسی ئەسەدی بە قازانج رووسیا و ئێران ڕۆڵی هەبێت لە ناوچەکەدا ئەمەش ڕێمی سووریای ئەحمەد شەرعی خۆزگەمانوت ئەبوو محەممەد جۆلانی ئەو ئەحمە شەرع بەکارنێنین ئەمەش ڕژێمی سووریای ئەبوو محەممەد جۆلانی و تورکیا ناچار دەکات کە هەسەدە قبولکەن بەرحاڵ شەڕ نەمێنێ لە قازانجی خەڵکی ناوچەکەی بێگومان منش هاوڕام من هاوڕام لەگەڵ ئەوڵەن سڵاوم هەیە بۆ هاوڕە ئاسۆزەند و نوکتەکەی درست زۆر باشە ئەمەیان ڕخنەیەکە پێم وابێت لە هاوڕێەکرمەوە یاخود پرسیارێکە یاخود گومانێکە ئەم تێکەڵەیە چۆن سەرەگرێت و لێکەدرێت هێزێک ژن و پیا پێکەوە چەکداری تیاابێ هێزەکەی تر ژن بە زعیفە و ناقسڵ عقل زانێت ئایا جۆلانی نەکەوتوتە نێوان مەنگەنەی مەدەنی و عالمانەتی کۆمەڵگا و سەلەفێتی هێزە ئیسلامەکانی سووریا چه ئایندێک چاوەڕێتی من واقعاً لەگەڵ ئەم سەرنجیا زۆر دێمەوە ڕاستە ئەسڵەن مانع جەمعن دەردی ئەڵێنە و دوانە ئەو هێزە بەڵام هەر ئەوە من وازانم باڵانسی هێز نەک لە دنیاە ینی هەڵە تێ نەگرن من وازانم دنیا باڵانسی هێز بەرەو فاشیزمی ئەبات بە جۆرێکە ئاوە مەگەر خەڵکی ئازادی خواز و خەڵکی مافخوازوانە لە بەرامبەر ئەم شەپۆ لە کۆنەپەرستی دنیا بوەستنەوە باساکە لەسەرەوە نییە بەڵام خودی سووریا موقعیتی سووریا ئەو تەوازناتنی کە تایەتی ئەمە بە قازانجی ئەو هێزەیە کە ژن و پیا و وەکو یەک سی دەکات و وەکو یەک چەکداریانەکات و لە هێزی چەکدارە موقعیتیان پێدانە من باوەڕم بەمەیان هەیە بە واقعیتێک و بە دۆخێکی بابەتی هەیە نەگەوەی جەماعەتی ئەبوو محەممەد جۆلانی چیانێ جۆلانی تیرۆریستە ناتوانێت بێ بە ئازادی خواست بە هیچ جۆرێک بەڵام ئیتر یاوەتا بێ ملکەچکە خۆی تەسلیم کا لەگەڵ ئەم ڕەوەندەیە بێتەوە بۆین باخی لە ملکە ڕیشیشی بتاشەیە یاوەتا ئیتر بێ بە ئیتیجایکی کا بڕاتەوەوانە و سەرنجام ناتوانێت بمێنێت وەکو دەسەڵاتدار داری ژێر پێی خۆی ئەبڕێتەوە بە جۆرە لە جۆرەکە
منیش هەرە نەبڵێم تەوان دیارە خۆی مەش لە قسەکانمان نابوو هەرم تەوافقە کە ئێستا سەرەتایە پارادۆکسی گەورەی تێدایە و ئەگەر زۆر هەیە کە مشکلی بۆ دروست بێ ئەوە یەکیانە هەرم شتەی وە ئەوڕێ ئەکرم باسی کردو ئەم پێکاتە لێک نەچوانەی کە لەوێ هەیە ئەجملە ڕۆڵی ژن لە لای حەسەدە بەڵام لای ئیسلامیەکان نییە بەڵام من با یەک شەدو بیرمە مەسەن کۆماری ئیسلامی ئێران کە 6 ساڵە هەیە و لە یەکەمین هەنگاوەکانی ئایتفاقان دش بە ژن جوڵا و کتی دەبێ حجاب بکەنە سەریەک بەڵام کۆمەلگای ئێران چونکی کۆمەلگایەکی زیندوو بووە باوجودی 46 ساڵ و تەجروبەی شەڕی ئێران و عێراق و کوشتاری زۆریشان بەسەر هات بەڵام عاقبەت نەیتوانی کۆماری ئیسلامی نەیتوانی بە تەواوەتی ئەو جۆرەی تاڵبان لە ئەفغانستان کردوێتی ئەو جۆرەی تاڵبان نەیتوانی ژن بنێنێتەوە ماڵ نەیتوانی لە خوێندنگا لە زانکۆکان لە مەدرسە لە کار لە شوێنی کار بۆ ئاگداریتان هەنیکەم لەو جمهوری ئیسلامی کە ئاوا دژە ژنە لە ماوەی 46 ساڵە ئاماری خوێندکاری کچ و ژن زیاترە لە کوڕ و پیاو بەحاڵ لە بابەتە دەنەچە باوجودەوەی مانعی زۆر بۆ ژنان دروست بووە و خۆ ئەوازان یعنی منزورمەیە هەرە شتەیە یەکسری شت ڕەنگە جمهوریەت ئیسلامی ئەمە لە کۆنەپەرست بوو ئەوڕە ڕەحمان مۆسیقا مەمنوع بوو من تازە بیستومە ئەم زەمان ئەخیران لە رادیۆ مۆسیقا گۆرانی مەمنوع بوو بەس تەنها ڕێگەی گۆرانی دینیانەدا تا ماوەیەکەوانە دواتر ئینجا شەجەریان ئەم شەجەریانە متەسەویفەهینە یەکەمین کەسێک بوو دقیقاً نزانم تەناسب خواکەی داهاتوو ئەزانێ لایەکی دیکەەوە یەک شتیش هەیە عاقبەت حەسەدە و مەزلوم عەبدیوانەوە حتا ئەگەر تێکەڵ کولی هەیکەلی سەراسەری دەسەڵاتی سووریە بن بە تەوری واقعی منتەقە نەفوزەکەیان زۆرتر هەر منتەقەی کوردستان و ئەو شوێنانە بێ کە حەسەدەی لێبێ قەتئەن نادان تا چماوەیەک ڕەنگە هەر و مەرج و شەرایط کەماکان لەو منتەقانەی ئەوان بۆ ژنان بۆ کچان حتا بۆ خەڵکی ئتنیکی جۆراوجۆریش کە لەوێنە فەرقی بێ لەگەڵ دمشق و ئەو منتەقانەی کە ئیسلامیەکان و ئەجملە جوڵانیوانە دەسەڵاتی تیاابێ بەحاڵ ئەوە بزانین ئەم قەراردادەی ئێستا نووسراوە عمری زۆر نابێ یان نەچێتە باری جێبەجێبوونەوە واردی وردەکاریەکانیە بن و بە دەرەجەیەک ئەچێتە پێشێ 100% ئەو جۆرە ناچێتە پێشەکە حتا مەزلوم عەبدی کە ئیمزای کردووە یان ئەوەیە هەر بەری پێگرن منیش پێما بێ ڕوتی ڕووداوەکانەوەیە جریاناتی ئیسلامی وەک ئاستا بە ئەحمەد جەولانی بەقەدا ئێستای وەزن نامێنێ ساڵێکی دیکە ئێستا هەر ئێستا نیواونی و لەگەڵ سێمانگ لەمەوە بەرا فەرقی کردو خوارەوە جگە لەوەش خۆیان خۆشیان هاوڕە ڕەحمان نۆمانگەندانی توانە تا ئەخیری ئەم ساڵا ئەبێ ئەم بڕیارە تەفاسیلات جێبەجێ خۆشیان سەقفێکیەوە زۆریان بۆ دانە ناوە هەر ئێستا کێشە لەسەر مۆزوعی دەستورە دەست پێکە هەڵوێستێکی زۆر زۆر باشی قەسەد ئەوە بوو کەوتوی ئەمە شەرعی نییە کە دیارە بەشێکی لەبەرەوەیە کە دووبارە لە جمهوریەی سووریا جمهوریە عەرەبیە سووریەیە شریعەتی ئیسلام بنەمایەکی ئەساسی یا بنەمای ئەساسی نەک بنەمایەکی ئەساسی ئەوە مشکلەکەی بنەمای ئەساسی یاسادانانە لە سووریایە شەرع پەرلەمان لە سێیەکی پەرلەمان شەرع دیاریەکە شەرع بڵێن دەستگای قەزایی بە دەستی شەرع دا ئەمەزریە ینی محکەمەی دەستوری حکوومەت بەدەستی شەرع دروستەکرێ پێویستی بۆ نێمتوانێ پەرلەمانی بۆ وەربگرێ ینی کۆمەڵێک شتی داناوە لە دەستورەکەی زۆر لە سەراسەر کۆنەپەرستانەیە کۆنەپەرستانە بۆ ناویش بۆ سوێندیش ناوی مافی مرۆڤ و دیموکراسی تیان نەهاتووە هەر بۆ سوێن ناوی دیموکراتی تیان نەهاتوە ینی وەکۆی کە ئەڵێ دیموکراتێت کوفر و ئیلحادا ڕێک هەر لەو منهەجەوە سەیران کرد ناوی هاڕشەماڵ بەشێکە گەڕێتەوە خودی جوولانیوان نەزانن دنیای ئەمڕۆ ئەوش بە دەسەڵات بوونی ترامپ وەلای کشور نەتانیاهوو ئیجازە بەواداکە ئەسەن باسی مافی مرۆڤ نەکرێ ئیجازە بەواداکە ئەسەن چونکی بە تەوری واقعی یەکێ وەک ترامپی فاشیست کەڵان هاتوێتە ڕاستی ئەمریکا ئەوەی لە حسابات یعنی حتا بە ڕواڵەتیش بە زاهریش باسی مافی مرۆڤ ناکە ئەسان بۆی مەسەلە نییە دەنەچە ڕەوتە
کۆنە پەرستە ئیسلامیەکانیش ڕوتی کۆنە پەرستی دیکەش ئەوە بینن و لەو هەلو مەرجیانوێ ئیسفادەکەن هەرچەند خۆ دەوڵەتی بایدن و دەسەڵاتەکانی پێشووی ئەمریکا و زل هێزەکان من و تۆ زانین لە مافی مرۆڤەکە وەکو کەرەسە وەکو وەسیلە وەکو ئەبزار ئیسفادیانەکرد لە بعض جێ بەکاریانە بر لە بعض جێ بەکاریان نابر قەت بیست و تاقبت زەختێکیان لەسەر دەوڵەتی عەرەبستانی سعودی بارێ مافی مرۆڤ ئەپارێزی نایپارێزی نیانە یا لەسەر قەتەریان ببێ هەرچوو شمشێریان لەگەڵا بایەوە وایە منزومێت تەوهمێکەوە بەوە نیە بەڵام ئەوەی حتا جۆلانی ئیجازە بەوادا ئیجازە بەخۆێدا ئەڵێ دەورەی ترامپە باسی مافی مرۆڤ مۆزوع نییە باسی عدا دموکراتی بە شکڵی ئەوڵێ زۆری نییە بەڵام من پێ بێ لە مەیدانابوونی مەجموعەیەکی هێزی دژبەیەک و ئەجم لە هەرم حەسەدە ئەوانەکە مافی مرۆڤ و ئەم مەسەلانیان بۆ مهمە بە ئاسانی بۆ جۆلانی ناچێتە پێش نان بێگومان وایە جا بەس ئەوەش بڵێن بیری نەچوە لە دەستورەکە باسی ئەوکە کە حەقی خاوەنددارەتی مقدسە کەس بۆی نیە دەستی بەڵێ ئەوەی بیر نەچوە بڵێت تەبیعیە وا بکەن بە هەر حاڵ بڵێ دیارە من لێرە ئەم باسە تەواوەکەین هاوڕ ڕەحمانە من بەرنامەیە ئێمە بەرنامەی پێشووتر لەسەر ڕێکەوتن یاخود لەسەر ئەو بەنامە خود ئەو پەیامەی ئۆجالان بەرنامێکی تایبەتمان بوو ئەم بەرنامەش لەسەر ئەم ڕێکەوتنە ئەم بەرنامەیەمان ئەم قسانەمان کرد شتێک بۆ من جێگای خاڵی ماوەتەوە ئێمەمانان لە هەڵوێز دەربڕینە وەکو سۆشیالیست و کۆمیستەکان زۆر باشین ینی ئیتر کاگا هەرۆستەکانمان دروست بێ باشین ئەگەر ناجاری وایە هەڵوێستی خراپیشمانەیە بەڵام بەرحاڵ بە عموم قساکەم باسی هەموو ئەواناکەم کە بەخوا نەڵەن کۆمونیستن بەڵام کێشەی گەورەمان لەوەیە کە لەسەر ئەساسی لێکدانەوەی ئەو دۆخ و ئەو ئاڵوگۆڕانی کە ئەیە کە یەتە پێشەوە چ تاکتیکێک و چ ڕێبازێک هەڵبژێرین و چۆن بتوانین هێزی کارگەر و زەحمەکێشی کۆمەلگا و هێزی خەباتکار بۆ سۆشیالیزم بۆ ئازادی بۆ یەکسانی کۆکەینەوە ڕێشی خەین و بیگەێنینە قۆناغێکی تر و ئەمانە لەم بابەتەوە هەمیشە کەم و کورتیمان هەیە ئەسان من بۆ خۆم جۆرێک بیرەکەمەوە کە بەشی زۆری کاتەکانمان ئێمە وەکو دەستگایشی تەبلیغی زۆرتر سیاسەتەکەین تا ئەوەی کە فکر لەوە بکەینەوە کە چۆنچۆنی هێز جێبەجێکەین لەم لابی بین بۆ ئەولا تەوازنی هێز لێک بینەوە چ تاکتیکێک هەڵبژێرین من پێ خۆشە لە بەرنامەی داهاتوومانە لەسەر ئەم ئاڵوگۆڕانە لەسەر بنەمای ئەم ئاڵوگۆڕانی کە لە ناوچەکەی ڕوئەدا و ئاڵوگۆڕی زۆر مێژوویین ئەوانەی کە ئەڵێن پەیامەکەی ئۆجالان مێژوویە باز لەوە نییە کە ئۆجالان کەسایەتیەکی مێژوویە بە هەر حاڵەوان پێیان وایە بەڵام باسەکە لەسەر ئەوەیە ئەمە ئاڵوگۆڕێکە وەشچەرخانێکە لە دۆخی مەسەلەی کورد لە ناوچەکەیە ئەمە وەشتەرخانێکی تربین لە دۆخی مەسەلەی کورد لە سووریایە لە ئێرانە زۆر خێرا ئێمە ڕووداوی کتوپڕ ئەبینین من دڵنیام لەوە بەشێکی زۆری ئەم ئاڵوگۆڕانەکە ڕوو ئەداتوانە بە خاتری هێزکۆکردنەوە لە بەرامبەر ئێرانە و لە دژی ئێران و لەم دۆخەشە شتی تر دێتە پێشەوە کۆمونیستەکان سۆشیالیستەکان ئازادی خوازان ئەوانەیان نوێ کارگەر و زەحمەکێش چمچێکی دەسەڵاتی بگەت بەدەست بگا دۆخی جۆرێک باشتر بێ ئەوانە ئەبێت چی بکەن دەبێت چی بکرێت سوالێکە بەسەر سەری هەمومان ناخولێتەوە من ومێدەوارم توانین لە بەرنامەی داهاتووە لەسەر ئەم بابەتە بەتایبەت قسە زۆر چاکەمنی بەهارەوەندە سەرنجێکی کورد دەربڕم قەتعاً وایە عاقبەت دەبێم قسانە نەتیجەکەی بێ بڵێ تاکتیک چییە ڕەوشت چییە سۆسیالیستەکان چی بکەن بەڵام بەشێکەوەی قسەی کۆنکرێت و مشەخەسکەی بەستەجی بۆیە ڕوو بە کام کۆمەلگا قساکەی و لەگەڵ چنی روویەک حەسێ بکەین بەداخەوە با ئەم ئەترافە بکەین ئێمەی کە ئەم شەوەکە لەسەر ڕووداوەکانی سووریە و حتا کوردستانی سووریەش قساکەین من و تۆی سۆسیالیست و کۆمونیست و کۆمونیست کاریگەری دەستمان زۆر پڕ نییە بڵین چی بکرێ و چی نەکرێت چونکی ئەو هێزەی کە موردی ختابمانە حتا لە چینی کرێکاری ئەوەوە چینی کرێکاری سووریا حتا بە گشتیش بڵێ کەمیە بینی لە مەیدان نایبینی لە مەیدانە بە سەراحەتە من وە بیرەکەمەوە ئەوانە دەرنەچەوە دەست کورتەکە بەڵام بە گشتی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەبێت چی بکرێ مەسە من بۆ نمونە دوێشەوە کە کلاپاوسێکم بۆ نزیکی 3 سەعات و نیم اتفاقا هەر لەسەر شیکاری پەیامەکەی ئۆجەلان و بەرحاڵ قسە لەسەر استراتیژی و تاکتیک لە نێو بزوتنەوەی کوردیدا بوو لەوێنە چونکی گشتی تر بوو و ڕوون بە تایبەت لە چوارچەوەی
باسی سیاسی و هەلومەرجەکانی کوردستانەکان کوردستانی تورکیا ئێران عێراق ئەوە بوو پێ ئەوەی کە لانیکەم ڕوو بە کوردستانی ئێران ڕوو بە کوردستانی عێراق هێزی چەپ سۆسیالیست ئازادی خواست کۆمۆنیست ئەبینم کەم یا زۆر لە سەحنەکەدا هەن تەبیعی ئەم توانی قسەی زۆر کۆنکرێتتر بکەم قسەی زۆر مشخصتر بکەم بڵێم ئەمە ئەرکمانە وەزیفەمان بەڵام باوجودی ئەوە بەڵێ وایە لە ئاست جەهانی ئەم دەورە کۆمونیستەکان چیەکەن لە خودی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێمەی تێداین و لە بەعزجەیە قسەمان ئەبیسرێ و قسەشمانەکرێ بە عمل دەربێ زۆر چاکە دایبنین لە بەرنامی داهاتووە قسەی کۆنکرێت و قسەی مشخصتری تیاب زۆر باشە دووبارە سپاسی سەرجەمە هاوڕێیاناکەین کە بینەرمانن داواتان لێ یەکەم جارێکی تر لە ڕێگەی خۆتان و لیچی ئەم بەرنمەیە بە فراوانی بڵاو بکەنەوە تا بینەرانێکی زۆرترمان هەبن ئەگەر تا ئێستا نەتان کردووە ئەو یارمەتیەمان بن کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن لە دەرەوەی وڵاتیشن لە ڕێگەی یوتیوبەوە تەماشاکەری بەرنامەکان بن حاڵبچینە سەر باسی سێممان کە کاتێکی زۆریشمان نەماوە هاوڕە ڕەحمان پێما بە چارەشێک بۆ ئەم باسە ڕەنگە کافی بێ ئەویش جمهوری ئیسلامی لە دووڕیانی تەسلیم بوون و جەنگدا ئەتوانین قسەیەکی کورد لەم بابەتەوە بکەین دیارە تۆ باشتر لە من حتمما متابعەت کردووە و ئەوانە بەڵام جمو جۆڵێک هەیە ترامپ ئەو هەفتەی ڕابردووتی نامەم ناردووە خامنەیوتی نامەکە نەگەیشتووە نازم بە چیان نردبیان ئێستا گەیشتووە دەی ئێستا نامەکە گەیشتووە بەرحا بەڵام خامنەی جوابێتەوە ئەڵێ ئەمانە نانەوێت لەگەڵ ئێمە ڕێ بکەونەوانە گفتوگویان ناوێت سازشیان ناوێت ئەمانە تەسلیم بوونیان نەوێنە فقەریکن ئەیانوێ فێڵمان لێ بکەن لە سبەر چاوی دنیاشا بڵێن کە ئێمە ئەمانەوێت گفتوگۆ بکەین ئێمە ئەمانوێت سازشیان لەگەڵا بکەین جمهوری ئیسلامی ئێران ناوێت لەگەڵ ئێمە دابنیشێ ینی خامنەی ئەڵێ بە جۆرە لە جۆرەکانم خەریکن ئەم فێڵە لە ئێماکەن و ئەم شتە بەڕووی بە دەرخواردی دنیا ئەدەن بەڵام ئەوان گفتوگویان ناوێت دووبارە وەزیری دەرەوە عێراقچی وتی کە ئەمە لە ڕێگەی عومانەوە بڵێن سەڵتەنەی عومانەوە ئامادەین کە گفتوگوی غەیرە مباشیە ناڕاستەوە بۆ لەگەڵ ئەمریکایە بکەین ئەمە ڕێگایشی مناسی بۆ گونجاوە ئەتوانین ئێمە گفتوگۆکانمان لەم ڕێگایە بەرینە پێشەوە بەرحاڵ ئەوەی کە ڕوون و بەرچاوە ئەوەیە کە ترامپ و سەرمایه‌دارانی ئەمریکا تەواوی ئەو شتانی کە خەریکە لە خۆراوەتی ناوەڕاستە ئەیکەن ئەم جم و جۆڵانام هێنان و بردنانە ئەم کۆمەکردنە ئەم شەرەفە گەورەدانە بە سعودیە کە ببێ بە جێگایەک بۆ ڕێکەوتنی زلهێزەکانی دنیا ئەمەی کە ڕێگا بە سعودیە بات لە ڕاستیە ڕێگە با سعودیە با کە ملیارە دۆلار لە ئەمریکایە وەبەر بێنێ و ئەم ڕابیت و پەیوەندیان لەگەڵا ڕێک بخا و دیارە بەڵێنی زۆریش دراوە بە سعودیەکە دەستی بە ئەنەرژی ئەتۆمی بگا و کۆمەڵێک ئەو شتانە هەموو ئەمانە کە ئەکرێ لە ناوچەکەیە و ئەوەی کە لە سووریا لە عێراق لە لوبناان لەم جێگانەیە بەڕێوە ئەبرێ بۆ کۆکردنەوەی هێزە لە بەرامبەر ئێرانە یعنی ئەوەی کە بۆ من یەتە بەرچاو کە خەریکم هەموو شتەکان پارچەکانی هەواڵەکان لە یەگەدەم و ئەوانە هەستەکەم لە بەردەمی دیمەنی دووڕیانەکەم لە بەردەم جمهوری ئیسلامیە کە هەردووچی بەرەو نابوودیە بات هیچ کامیان بەرەو دەربازبوونی نابا یا ئەوە تا جەنگ و ماڵوێرانیە کەوتنەوەی کوشتارێکی گەورەیە کەوتنەوەی گۆبنگێکی زۆر گەورەیە لە خۆرهاواتی ناوەڕاستە کە زەرەر و زیان و پڕپڕشتی بەر زۆر لە وڵاتەکان و ناوچەکانەکەوێت لەوانەیە ممکنە کوردستانی خۆمان یاخود عێراق یەکێک بێ لەوانە ئەلتەرناتیوی دووەم تەسلیمبوونی کۆماری ئیسلامیە کە دووبارە ئەمەش وانە ئەم تەسلیم بوونە هەروە ئێران یاخود جمهوری ئیسلامی ئێران لە دەستی دەربازی بێ ینی تەسلیم بوونێک بێ مەسەن ئیمزاکردنی کۆمەڵێک پەیمان نامە بێ بە ئەمریکا ئەوانە ئەمریکا حتمما و ترامپ داوای هەنگاوی عملی لێکا مشینێشێک لەوانە ئەوە بێ کە ئەتراف بە ئیسرائیل بکە وەکو دەسەڵاتێک و دەوڵەتێکە لە ناوچەکەیە هەیە یەکێک لە مەرجەکان ئەوە بێ بۆی کە تەنانەت ئیسرائیلیش بێدەنگ کایتر لەم خواستە بەردەوامی کە ڕێگەمان بن بە ئەتۆمیەکەی ئێران تێک بشکێنین و جمهوری ئیسلامی دەستی نەگا بە سیلاحی ئەتۆمی چەکی ئەتۆمی ممکنە یەکێک لە شەرتەکانی ئەوە بێ دیارە چەکردنێتی لە هەموو ئەو تەکنۆلۆژیایی کە هەیەی تا ئێستا یاخود
لێسەرنەوەی هەموو تەکنۆلۆژیایە کە هەیەی تا ئێستا کە جمهوری ئیسلامی پای کردووە بۆ پەرپێدانی بڵێن تەجاروبە نەوەویەکان ئەتۆمیەکان و دەست ڕاگەیشتن بە چەکی ئەتۆمیا ئەنەرژی ئەتۆمی. طبعا دیارە لەو دوای ئەوەی محوەری مقاومەت کە جمهوری ئیسلامی باوکی ڕۆحیانە و هەتا باوکی ئەمەلیشیان و ڕاستیەکەی شکستی خوارد، ینی لە چەند مانگ لەوە پێشەوە جملە من بەنەوەبەی خۆم لە چەندین کۆڕ و سمینار هەر باسی ئەم دوو ڕێیانەی کە جمهوری ئیسلامی لەگەڵ ڕوبەڕوو هەیە کردووە. بەڵەوە دەمێکە وایە هەر خودی نامەکەی ترامپ مەزمونی نامەکەی ترامپ قسە لە دوو ڕێیانەکەیە، ئەو جۆرەی کە نەقلەکرێ و باسەکە ئەڵان مەسەرەن ئەمڕۆ کەسانێک کە بڕێک ئاگادارترن ئەوڵە نامەکە گەیشتەوە من لێرە بیڵم نامەکە عاقبەت هەر لە تەریقی حکوومەتی ئەمانەوە و کە سابقەنیژە و کاری کردو یەکی لە وەزیرەکانیانە نازانم لەبیرم یەکان وەزیریان وابزانم دوێنەکە بوو گەیاندی و دیارە لە پێشترشۆ هەر لە محتەواکە حتممە ئاگادار بوون بەڕسمی گەیاندوویە کەسێک دەیکوت نامەکە بە احترامەوە دەستی پێ کردووە و بە هەڕەشە تەواوی کردووە ترامپ. قسەکە ئەوەیە ئەوەی کە باسەکرێ باسەوە کراوە ئێمە ئامادەین بۆ حەلکردنی هەموو ئەو کێشانەی لەگەڵ کۆماری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئازجاهنی و هەرچێک هەمانە یا وەرنەپای ئەو معاملە و دیالۆگە یاگەر ئەوە ناکەن بەمە تەواو کراوە ئیتر ئێمە لەتانەدەین چینە پای شەڕ بە چ زمانێک چۆن وتوێتی بە ئاشکرامیتیانی هەم باری بە قەولی ئەو خودیارە کەریمەی تەسلیم بوونی بەکار نەبردووە یا دێنە پای معاملەکە کە منیت پێم وایە و معاملە ینی تەسلیم بوون لانی کەم لە بەرابەری 89 لە ئەو خواستانی کە ترامپ دەیخاتە بەردەم دەوڵەتی جمهوری ئیسلامی یا هەڕەشەی شەڕ. خۆ دیارە شەڕێکی لەشکەری و ئەو جۆرەی کە هێزی نظامیان هێنا بۆ عێراق یا بۆ ئەفغانستان ئەوە نابێت شەڕی تەکنۆلۆژیە شەڕی موشەکە شەڕی بۆم بارانکردنە شەڕی لێدان لە شوێنە هەستەیەکان نەتەنیا هەستەیەکان لە دەورەی بایدنە دەوڵەتی ئیسرائیل هەڕەشەوەی کرد کە لە شۆرە نەوتیەکانی شێدا لە پالایژەکانی شێدا بەحاڵ اقتصادی ئەوێنە فەلەس بکرێ مەسەلەیان نییە چی بەسەر کۆمەڵانی خەڵک دێ لەو بابەتەوە زۆر پرۆژەکەیان دژی ئینسانیان. ئەو نامە گەیشتووە اتفاقاً دوای گەیشتنی نامەکە ئەلا ڕەغمی پۆزێکە خامنەیی لە ماوەی 70 ڕۆژی گوزەشتەیە گرتی وتی و ناسن مزاکرەکردن حتا ناشەرافەتمەندانەیە ئەوە دەرکەوت مەجبور بە پاشەکشێ بوون. پاشەکشەکە وە خۆی نیشاندا کە تۆزی شارەت پێکە دەڵێن ئێمە ناڕاستە و خۆ ئەمانەوێ لەگەڵ ئەمریکا قسە بکەین. ئێوە دیارە دیارەکەیان ناڕاستە خۆ دەست پێکە حتا لە دەورەی بەرجامیشە خۆ لە ئەوڵەوە ئەو دەورەی لە پێشا مەحموودی ئەحمەدی نژاد بوو دوای حەسەن ڕوحانی ڕێی جمهوریان بوو ناڕاستە خۆ دەستی پێکرد تا وردە لە پرۆسەی بەرجامدا بوو بە ڕاستە خۆ ئەو جەوادی زەریف لەگەڵ جانکەری وەزیر خارجەی ئەو کاتی ئەمریکا زۆرجار یەکتریان نەدی. بەرحاڵ دەست پێکە من متمەنم لەوانەیە بە مزاکرەی ڕاستە و خۆش تەبدیل بێ ئەوەی مهم نییە حتا ئێستای جارەوە پاشەکشەیەکە بۆ خامنەی بۆ تەبلیغاتەکەی بۆ هەشتی معلومە ئەمجا دوای وەرگرتنی نامەکە هەڕەشەکەیان بە جددیتر دیوە قسەکەیان بە جددی گرتووە ئەوە بە تۆری واقعی جمهوری ئیسلامی ئامادەگی ئەوەی نییە زەربەی نظامی لێ بکەوێ و تێک نەچێ ئەو جۆری کە مەبەستە دەنەچێت دێنە پای ئەم دیالۆگەی کە بیکەن. من پێم وا بێ خۆ تووشێتی ترامپ نەیشاردێتەوە مەسەلەکە هەر بەرنامەی هەستەیەکەی نییە یەکیانە بەڵام مەسەلەی ئەسڵی خودی سپای قودسە سپای قودس ئەوەی وە
وەختی خۆی قاسم سلێمانی فەرماندەی بۆڵان کەسێک بنەوی قاعانیە بەرحاڵ یعنی ئەو سوپایی کە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەخاڵەتیە کرد لە یەمەنەوە گرتوویەتی تا حزب الله و لوبناان و سووریە وەختی خۆی مەدانی ڕمبازێنی بوو کە بەڕووخانی بەشار ئەسەد لیان تێکچوو عێراق و هەمووانە بەحزەوەیە کە بێ ئەو سوپای قودسە منحەل کرێ ئایا جمهوری ئیسلامی قبوڵەکەیانە پاسێکی دیکە موشەکەکانی سەنعەتی موشک و موشکسازی جمهوری ئیسلامیە یعنی علاوە بەر هەستەی کولەن بنەبڕکردنی دەخاڵەتی منتەقەیەکەی جمهوری ئیسلامی و دەخاڵەتانە بێتەواوکە ئەو هەڕەشانەش لەسەر ئیسرائیل و نێرانی خۆی لە منتەقەیە تەواوکە لانی کەمیەوەیە ئەوەی توژمنایەتی زەق لەگەڵ ئەمریکا ئەوەی پێڵ لە ئێرانە خۆیان پیانڵن ئەمریکا ستیزی ئەوە بنێنە کەنارەوە من باوەڕ ناکەم ئاستی خواستەکان تا ئەو جێبرن لانەکەم لەم مەرحەلەدا ئاعتراف بە ئیسرائیل بکات چونکە ئیترەوە زۆر سەختە بێ بۆ بەتایبەت شخصی خامنەیە و مەگەرەوەی دای بنێن بۆی دەبینن ئیتر خامنەیش ئاخر و ئۆخری عمرەتی ئەڵان باڵای 85 ساڵ عمرەتی و ئەشبینن باشکرا بە قیافە و زاهر و هەموو شتێکی دەورانێکی زۆری نەماوە ئەوە مەگەر ئەگە جمهوری ئیسلامی عمر بکە مەگەرەوە دای بنێن بۆ کەسێکی دیکەی دوای خامنەیی ئەوە قبولکە ئەلان چونکی ئەو تەواوی فەرسەفەی وجودی خۆیان لە خومینیەوە گرتوێتی تا خامنەی و نظامەکان لەگەڵ دژایەتی لەگەڵ ئیسرائیل بەڵام لانی کەم یەک شتیکاڵن ئەڵەن ئەم میتر پرۆپاگەندی ئیسرائیل پاکەکەینەوە ئیسرائیل پاکەکەون ئەمە بنێنە کەنار ئیتر لەسەر ئەمە مەڕۆن ئەمان نابێت ئەمە مەجموعشتەیە من هەر ئەواڵم لە عرفی دیبلۆماسیە اعتراف نەکردن بە دەوڵەتێک ئاڕەحمان اعتراف نەکردن بە دەوڵەتێک کە وجودی هەیە بەو معنایە کە تۆ هیچ یاسایشی نێودەوڵەتی لە بەرامبەر ئەو دەوڵەتەیە ڕێعایەت ناکەی بۆ ئەوەی یاسانیە دەوڵەتەکان لە بەرامبەر دەوڵەتێکی دیاری کراوە ڕێعایەت بکەی ئەوێ اعترافی پێ بکەیت و دانی پێ بنێ بڵێمە دەوڵەتێکی ڕسمیە و هەیە بۆیە باسکردن لە ئەتراف بە ئیسرائیل لەگەڵ ئەوەی کە ئیتر هەڕەشەی لێنەکەوانە ئێستا ئەم هەیکەلەی ئێستای جمهوری ئیسلامی کە لە ڕاستیا خامنێ ئەوەی بە ئاسانی بۆ قبول ناکرێت چونکە گەر ئەوە بکایتر هیچی بۆ نامێنێ و حد لە دەرونیەوە ئەو هێزی حزب اللهی کە تا ئێستا سەرکوتگەرانە لە سوپای پاسدارانە لە بەسیجایە بەخشن لە ئەرتەشایە لە دەم و دەستگاکانی حتا ئیداریە کەماوە ئەوەشی لە دەور نامێنێ بەنظرم ترامپش تا ئەوێنە ناڕوا ئیسرائیل تا ئەوێنە ئەلعان ئەوەی ناوێ هەر بێ تەواون نەوعێک تەسلیم و بێ ئەسەریکە جا قسەکە ئەوەیە جارێ ئەوڵەن لەم دوو حاڵەتەدا ئەوەی جمهوری ئیسلامی ئەو پاشەکشایی کرد بێ و حاضر بە مزاکرە ببێ ئەوە باشترە تاوەی فەزای شەڕ بێ تاوەی احتمالی شەڕ بێ شەڕ بە هەر بارێکیە بەرخلافی تەسەوری بەشێک لە ئۆپۆسیۆنی ڕاست و کۆنەپەرست و بورژوایی ئێران کە خوازیاری شەڕن شەڕ بە هەر شکڵە بێ هەوایی بێ بۆمباران بێ موشک بێ هەرچیەک بێ زۆر بە زەرەری کۆمەڵانی خەڵکی ئێرانە زۆر بە زەرەری بە تایبەت جموجۆڵێکی خەباتکارانەیە کە ئێستا هەم لە نێو کرێکارانە هەیە هەم لە نێو مامۆستانە هەیە هەم لە نێو خانەنشینانە هەیە لە نێو بەشەکانی جۆرا جۆری کۆمەلگایە شەڕ لە هەر باریکە دەرنەچە گەر ئەم ڕەوتە باعیسیەوە بێ خەتەری شەڕ لا بچێ ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی مهمە بەشێکی دیکە لەم دیالۆگ و مزاکرە دەستی بکەن بە هەر نیسبەت جمهوری ئیسلامی کز و لاوااستر بێ زیاتر مەجبور بە تەسلیم بێ سەردا بنەوێنێ هەرچەند خۆی ئەترافی پێنەکە بەڵام کۆمەڵانی خەڵک وشارتن بیبینن ئەمە اتفاقاً لەو بارەوە باشترە جمهوری ئیسلامیەکی زەعیف کرا و کۆمەڵانی خەڵکێکی کە لە مەیدانە خەبات دەکەن ئاعترازەکەن بە کرێکار و ژنان و لاوانەوانە لەسەرەوە حسابەکەن سابی بۆکەن دەوڵەتی بەرابەریان کەز و لاوااستر بووە زەعیفتر بووە ئیمکانی ئەوەی لە بەرابەریا قاتعتر زاهر بن ڕێکخراوتر زاهر بن بەرەو نەمانی بەرن زیاترە بیانی من پێما بێ بزوتنەوەی سەرنگۆزنی خوازی ئێران تەمەشای ئەو شەڕایتاکە و ئەتوانێ
زەربەی کوشندەتر لە جمهوری ئیسلامی تا ڕوخاندنی بکە و ئەگەر ئەم اتفاق بکەوێنی ئەگەر ڕەوتی ڕووداوەکان لە کۆمەلگای ئێران و کوردستانی ئێران و ئەوانە بە ئاقاری هاتنە مەیدانێکی خەباتی کرێکاری و جەماوەری و ئازادی خوازانە بڕاتە پێشەکە زەمینەی هەیە کە شەرایطی هەیە کە تەجروبەکەی هەیە هەرەوەی کە مەسەلەن ئێمە دەیمانگی 96مان بوو زیاتر لە 100 شار ڕژانە خیابان و شەقام و خەباتێکی یەک هەفتەیان کرد ئەوەی کە لە ئێمە پێڵێن ئابانی 98 ینی 6 ساڵەوە پێش هەر بەو جۆرە بماوەی هەفتەیە زیاتر لە 100 ڕۆژ ئەو کارانەکرا ئەو خۆشە جەماوەریەی دوای قەتڵی ژینا ئەمینی ڕوویدا و نزیک 6 مانگی توولچێشە ئەم تەجروبانە هەن دیارە سەرکوتیش کراوە لەو بابەتەوە ئومێد بەوەی کۆمەڵانێکی کرێکار و زەحمەت کێش و ئازادی خواز و ژنانێکی ڕێکخراوتر سازماندراوتر ڕێکخراوە جەماوەرەکانی خۆیان وردەوەدا شکڵ پێ بدەن و لە دڵی ئەم خەباتە چڕ و پڕەدا ڕابەریەکی ڕۆشن تێگەیشتوو بە تەجروبە هدایەتگەر بێتە مەیدان طبعا منزلم ڕابەریەکی چاپ سۆسیالیست بێتە مەیدان ئیمکانی هەیە چونکی ئەوەش زمینی هەیە هەم جریانات و ئەحزابی چەپی سۆسیالیست و کۆمونیست هەن لە سەحنەکەدا و فعالیت دەکەن مهمتر لە دڵی بزوتنەوەی کرێکاری ئێران حتا بزوتنەوە ئازادی خوازەکانی دیکە هەڵسوورا و فعالینی چەپ و سۆسیالیست بەخۆشیەوە زۆرن هەن احتیاجیان بەوە هەیە مەجالیان بۆ بڕەخسێ بێنە مەیدان و نەقشی ڕاهبەری خۆیان نیشان بدەن دەنەچێ ئێمە ئەم خەباتی کرێکاری و جەماوەریە لە دووسێشت ئەلان مانە لە بەرابەرمانە یەگەشتا کوونێ تەناسب خواکە ئەوەندە لە بار نییە ئیتر بەبێ ترس هەموو زەرفێتەکانی مبارزاتی کرێکاران و جەماوەر بێتە مەیدان ئەم ئەوزەعە بەرەوەی ئەوەی ئەباگە جمهوری ئیسلامیەکی زەعیفتر ببینرێ بەرەوەی با تەناسب خوا دەرەجەیە تەغیر بووە ئەگەر من لێرەیەک پرسیار بکەم هاون ڕەحمان بە بڕای هەر بکمانیانی من ژە هاوڕام لەگەڵ ئەوەیە کە جەنگ و کوشتار و ئەوانە ئەسڵەن نەکرد بە قازانجی خەڵک نییە زۆر بە زەرری هەموو شتێکەکە ئەوەشی کە ئێستا هەیە ممکنە لە دەست بچێەوە گومانمان لەوە نییە بەڵام ئایا خودی ئەم بوشارانە و ئەم گەمار و ئابووری ئەوەنە درێژەی کێشاوە لە دژی ئێران و ئەم دۆخەنا لەبارە ئابووریە کە هاتوۆتە پێشەوە کە ئێمە ئەزمموی گەمارەی ئابووریمان لە عێراقا دیوە کە ئەسڵەن تەونی کۆمەلگا ئەوەی کە پێوتێ نەسیج و تەونی کۆمەلگا ئەوە تێک و پێک ئەدا لە بەریەک هەڵی ئەوە شوێنێ ئایا ئەم دۆخە ئەگەر بە جمهوری ئیسلامی بە تەستیم بوون بکێشێ ئەمە ئەتوانێ ببێتە زەمینەیەک بۆ دروستبوونی هەلومەرجێکی شۆڕژێڕانە ینی ئەزانم تۆ باز لەواکی کە تەوازنی هێزەکان ئاڵوگۆڕی بەسەرا دێت و ئەوانە ئەم تەسلیم بوونە ڕووبا بەڵام بە هەر حاڵ ئەزانم بە قازانج نییە بەڵام ئەمە ئەتوانێ وا بکە کە هەلومەرجی شۆڕژێڕان ئەتوانێت بە دووسێ دلیل ئەتوانێت دلەکەوە یەکێم جارە هەرە و ئەوەی پێڵێ ترامپ پێڵێ فشاری لانی زۆر یا زەختی لانی زۆر و ئەو پەڕی زۆر بەرحاڵ خۆڵانە و بەشێکی زۆری هەر بە حەساری اقتصادیەکە کردووە کە اتفاقەن و زۆر جنایەتکارانەیە و زۆر دژە ئینسانیە و ئەوە اتفاقەن بووە بە ڕێگرێکی خەباتی ئێستای کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە فەقیری و لە بێدەرەتانی و لە بێ ئیمکاناتیە بەرحاڵ مەجای ئەوەی کۆمەڵانی کرێکار و خەڵکیش بەبێ ترس و نیگەرانی بێنە مەیدان زیاترە هەرەوە بخۆی مانایەکی دروست کردوە جات دەرنەتیجە ئەگەر ئەم مفاوزاتە و ئەم ڕەوتی تەسلیم بوونی جمهوری ئیسلامی زیاتر دەست پێ بکە خۆ بەبێ قەدەم بە قەدەم لە بەرابەر هەر ئیمتیازێکا جمهوری ئیسلامیەیدا حەساری اقتصادیش کەم بێتەوە نفسی ئەوەی حەساری اقتصادی کەم بێتەوە مەجالە گەڕەخسێنێ زیاتر بۆ کۆمەڵانی خەڵک و کۆمەکە کا بۆ فەزای تۆ لایەکی دیکۆ جمهوری ئیسلامی خۆشی زەعیف بوو بێ بە لە حازی سیاسی شۆیتر ئەم خەبات و ئاعترازەی کە ئێمە دە 5 ساڵە تەجروبەکەین بەحاڵ بە ئەتماد بە نەفس و پشدەستوریەکی زیاتر دێتە مەیدانیانی هەم لەباری ئابووری و ئەگەر حەساری اقتصادی کەم بێتەوە هەم لەباری زەعیفبوونی جمهوری ئیسلامی ڕۆحی مبارزاتی زیاتر تەقویەتی ئەمە دەسەدات زێک بەڵێ من توما بێ کۆمەکە کابەوەی هەلومەرجێکی شۆڕژگیاران زیاد بێت چونکی بە تایبەت هەلومەرجی
شۆڕژێرانە بە دەرەجەیەک هەیە بە تۆری واقعی دوای خرۆشانی جەماوەری بە دوای ترۆری ژینا ئەمینی ئەوەی حەوهەژ مانگ لە مەیدانا دیمان و تا 1 ساڵی و 2 ساڵی ژدان پیدا کرد مەدێکی شۆڕژێرانەی هێنا بۆ مەیدان ئەلئان پاشەکشەی پێ بەسەرا دا سەپاوە بەڵام ئێستاش ئاسەواری ئەو هەلومەرجە شۆڕژێرانە لە زۆر جیابینی خۆ ئێستاش جمهوری ئیسلامی نەیتوانیوە تازە دۆخی داسەپاندنی حەجاب بەسەر ژنان و کچانە لەو کۆمەلگایە بەرێتە پێشەوە ئەڵان کار گەیشتوتە جێگایە بازجارێ ژنان و کچان بۆی ئەترازی خۆیان بە جمهوری ئیسلامی لە وەسەتی دانیشگای تاران ئاسان لیباسەکانی بەریشیان دەردێنن و بە جمهوری ئیسلامی ئەڵەن تۆ غەڵەت دەکەی کە حتا باسی حەجابەکەی ئەلئان حتا لە زۆرێ لە کۆڕ و کۆنسرت و نازانم سمیناراتوانە هەتاوانەی وا دەوڵەت سازمانیدا هەروانەی وا دەوڵەت سازمانیدا ژنان و کچان بە حجاب لەوێ بن کە ئەگەر لەبیرت بێ خرۆشی جەماوەری دوای قەتڵی ژینا ئەمینی محورەکەی مەسەلەی حجاب بوو منزمێ زمینەکانی دەنەچە بەڵە ڕوتێکی وا بڕاتە پێشێ ئەو هەلومەرجە ئەتوانێت بەوجود بێت ئەلبەتە ئەوە معنای نییە مەیدانێکی سافە و هیچ مانەیەکیش نییە بە تۆری واقعی خودی ئەمریکا و ترامپ و ئەوانەکە ئەو نەوع دەخاڵەتاکەن و ئەیانوێ معاملە بکەن لەگەڵ جمهوری ئیسلامی ئەگەر جمهوری ئیسلامی گوێ بدا بەلانی زۆری خاست و ویستەکانی ترامپوانە ئەفسایەکەن ڕای بگرن وانییە بیانەوێ چێنجیکەن سایکەن ڕابگەەوە بخۆی بێت ئەوەش مەسلێت ئەخبەر امتیازاتێکی پێدەن امتیازاتێکی اقتصادی پێدەن یا ئەتا لەوانێت دەستی ئاواڵەکەن بۆ سەرکوتی زیاتری ما بێ ئەوانەشمان لەبیر بێ خۆ ترامپ زۆر دەربایسی ئەوە نیارێت جمهوری ئیسلامی حقوقی بەشەر ڕعایەت دەکات ناکە ئەسەن ئەوەی دەرباسی حقوقی بەشەر لە ئەمریکاش نییە تا بێران دەربایسی نییە ئەوە لایەکی دیکەوە ئەوان خودی ئەمریکاوانە گەر هێزی ئۆپۆسیۆنیش ئەوان بەتابێت ئۆپۆسیۆنی ڕاست تەقوێت دەکەن ئۆپۆسیۆنی سەڵتەنەت تەڵاب ئۆپۆسیۆنی ڕاسترە و تەقوێت دەکەن ئەمە ئەو وەختە ئەبێتە کێشەیەکی گەورە ئەبێتە مانەیەکی گەورە لە بەرابەر خەباتی جەماوەری و حەقخوازانە و سەرنگونیدا بە حاڵەمە لەگەڵ ئەوزاعێکی هەر ئێستا کۆمەلگای ئێران لەگەڵ ئەوزاعێکی تازە ڕوو بەروە یەکشت ڕۆشنە جمهوری ئیسلامی ئیترە بێ سەردا بنەوێنێ بۆ ئەوەی محور مقاومەت نامێنێ چونکی تا ئەم لەحزەش باوجودی شکستی حزبوڵڵا باوجودی شکست بۆ حەماس شاید ئێستا بڕێکزوو بێ پاشەکشەی زۆر بەسەر حەماسە کە تەحمیل وە باوجودی نەمانی بەشار ئەسەد و ئەوانە زەربەی قورس کە لە محوەری مقاومەتەوە تا ئێستا خامنەی و جمهوری ئیسلامی هەر باسی محور مقاومەتەکەی ئەکات بەڵام من پێمابەیەکێ لەو شتەکانی وێ عقبەت ئەگەر بە زمانیش نەیەنن ئەبێ ئیتر ئیدعای محور مقاومەتیان نمێنە دەرنەتیجە ئەم ڕەوتەی کە ئەڵان بەسەر جمهوری ئیسلامیە داسەبێن ئەویش بۆ خۆی هەڵقەیەکە لە تەکمیلکردنی ئەو تەرحی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازەی بە مەیلی دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل کە جمهوری ئیسلامی بە نەزەرم لەم وەزەی ئێستایان نامێنێ ئاڵوگۆڕی زەدی بەسەرادێ یا زۆر کەنەفت و لاواز و زەعیف و بێ ئیدعا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرچەند نەتوانی بە عمری خۆی ئیدامادا یا ئەوەی لە بەرابەر شەپۆلی ئێعتراز و مبارزەدا بە هەرحاڵ سەرنگون ئەکرێ و هیوادارم ئەوە بڕاتە پێشە یا بەرحاڵە نوعی سناریۆی دیکەشەیە بەعید نییە ئەگەر زۆر لاواز و زەعیفیاندی پرۆسەی ڕژیم چەنجەکەیان و دفاع لە ئۆپۆسیۆنی ڕاستڕەویش بێنە مەیدان بەحاڵ ئەوەی معلومە ئاڵوگۆڕی گەورە لە فەزای سیاسەتی ئێرانە بەڕێوەیە زۆر باشە من ئەم کۆمنتە هاتووە هی ئەوڕێ مەحموودە من ئەوە بزانە بە هەر بڵم هاوڕەشەمان سەری سەعاتی نۆ مقابلەیەکی دیکە حتمان ئێستا ئەمەنی هەروایە تقریبا نزیک بووینەوە لە 2 سەعات بەزەم ئەماڵێ هیچ دەسەڵاتێکی ناوچەکە بەبێ دەستێوەرداری دەرەوە ناڕوخێت سەدام قەزافی سووریاوە تا دوایی ئەمە ئەو یەکێکە لەو بڵێن ئەنجام گیریانەی کە ئەوە هەر مامۆستا مەحموونیەکە لێرایڵێ ئەوڕە مەحموونی لێرایڵێ بەشی زۆری خەڵکی ناوچەکە بەم نەتیجۆ بەم ئەنجامە گەیشتوون
کاگەر ڕووخانی دەسەڵاتێک لە ناوچەکەیە بێتە پێشۆ ئەبێ بە بڕیاری دەوڵەتە گەورەکان بێ ئەسڵەن خەڵکی ئەم ناوچەیە ناتوانێت هیچ شتێ بکە بەبێ ئەوەی کە پشتیوانێکی نێودەوڵەتی یاخود بەبێ ئەوەی بڕیارێکی نێودەوڵەتی لە بابەت گۆڕانکاریەکان و هاتووەکە بە بڕوای من ئەمە ئەم دەرەنجامە دەرەنجامیشی زۆر خەتەرناکە زۆر پراوێستکردنی ئیرادەی خەڵکە چەندێک ڕاستیتیانە بە جێگای خۆی بەڵام من ئەمە بە دەرەنجامیشی خەتەرە بینم ئەمە یەک شتێکی تریش باڵا دەستبوونی هێزە ڕاستڕەوەکان بە پشتیوانی هەموو هێزە کۆنەپەرستەکانی جیهان بە ڕووسیا و بە پۆتین و بە ترامپۆ بە هەردوو لاوە پێشتر باسەکرا کە ترامپ و ئەمریکا یاخود ئەمریکا پشتیوانی لە هێزە ڕاستڕەوەکانەکە ئەمڕۆ پۆتینی شاتۆتە سەر و هەموو دەسەڵاتە سەرمایه‌داریەکانی دنیا لە پشت هەر جەریانێک و ڕەوتێکی دەستی ڕاستیەوە ئەوەستن ئایا ئەم دوو مەسەلەیە کاریگەری لەسەرەوە دانانێ کە دۆخی تەنانەت دوای تەسلیم بوونی جمهوری ئیسلامی بە نیازەکان و داواکاریەکانی ترامپیش هێشتا ئێمە لە بەردەم کێشەی گەورەیە بین بۆ خەمڵین و هاتنە مەیدان و خۆڕێخستنی خەڵکی کارگەر و زەحمەکێش بۆ ئاڵ و گۆڕی قۆڵی کۆمەڵایەتی و ئابووری وە سیاسی و ئایا ئێمە زۆر پێویستمان بە نەخشەدانان و نەخشەمەندکردنی کارەکانمان نییە بۆی کە بتوانین بە جێگای بگەین کە ئەم ئاڵ و گۆڕانە بەم ئاراستە پۆزیتیڤیا بڕوە ئەنی چونکە ئێمە هەمیشەوە وە بێتە بەرچاومە خەڵک تووڕەیە خەڵک بێزارە کە وەختێک ڕاپەڕی شۆڕشی کردو ئەوانە لە چەپ و کۆمیستەکان بەو لاوە کێ هەیە بڕتوانێت پەنای بۆ بەرێ من وا ئەزانم کە وەزعەتەکانی ئەم ناوچێواڵ و گۆڕانی کە لە دنیا ڕوویداوە لە 20 ساڵی ڕابردووە ئەم بڵێن مەوزوعە یاخود ئەم تێگەیشتنە پشڕاز ناکاتەوە زۆر جار خەڵکی ڕاپەڕی و تووڕە لە دەسەڵاتێکی ئێستایی پەنا ئەباتە بەردەم بەر کۆنەپەرستترین هێز بۆ ڕزگاربوون لە دەسەڵاتێکە ئێستا مۆجودە سووریا باشترین نمونەیە لیبیا باشترین نمونەیە ئەوی لە ئێمە خب بدا دیارە تەجربەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حتاڵان دنیایی ئەو قسەی هاوڕێ مححمود درستە باست کرد ئەو ئەسەلمێنێ وا بووە بەڵام فەرقێک لە هەیە لێران جارێت دەرەجێک لە دەستێوەردان هەر هەیە هەرەوەی کە ئەڵان ساڵانی زۆرێکە حەساری اقتصادی لەسەر کۆمەلگای ئێران هەیە بۆ حەساری اقتصادی اتفاقاً مانعی دروست کردووە ڕێگری بووە لە بەرابەر خەباتی کرێکاران و جەماوەردا بە عەمەلی ئەمە لایەکی دیکەوە حتا ئەوەی دەورەیە کەوتنە وتوێژ و بەرجام و دەستی جمهوری ئیسلامی بگرن واقعا ئۆباما دەستی جمهوری ئیسلامی گرت کۆمەکی کرد بە درێژکردنەوەی عمری جمهوری ئیسلامیە ینی دەرەجێ لە دەست بەڵام چۆن دەستێوەردانێت دەستێوەردان لەو نەوعی کە بۆ عێراقیان کرد و هاتن و لەشکریان سەدام حوسێنیان لابرد یا لە ئەفغانستان کردیان و تاالبانیان دەورەیەک وە دەرناو دوایش خۆشیان هێنانە لەو ناوع دەستێوەردانە لە ئێرانە نییە بە زۆر دلیل کاڵان فرسەت نییە قسەی بکەم قسەی لێسەر بکەین و خۆشیان ئەو ئێدعایە ناکەن بەڵام یەک فاکتۆری گەورە کە فەرقی هەیە لەگەڵ وڵاتەکانی دیکە ئەوژەوەیە بەڕاستی هەم بزوتنەوەی کرێکاری ئێران هەم بزوتنەوە جەماوەری ئازادەخوازەکانی ئێران ئەلاڕەقمی هەموو ڕێگریە لە بەردەمێنە هەن لە مەیدانە هەن تۆ ڕۆژ نییە هەر ئێستا لە ماوەی هەر ئام یەک ساڵی ڕابردە واقعان منی یەک ڕۆژم پێشەگن نایە کە تۆ مزاهرەیەکن نەدیبێ یا هی خانە نشینانە یا ئیزرابێک و اعتصابێکی کارگەرانت نەدیبێ مامۆستایانت نەدیبێ پەرستارانت نەدیبێ ئێستا پراکەندەیە لەم گۆشەیە ئەو گۆشەی وڵاتە لەم شاریا ئەو شارێ مهم هەیە و بەسەر تاپای قسەی ڕژیمەکەش لە خامنەیەوە گرتوێتی بە ئاشکرا قساکەن زیندانەکان بۆ نەتە شوێنی خەبات دەنەچە ئەم فەزا زیندوە سیاسیە هەیە و من پێم وابێ یەکێ لە ترسەکانی خودی ئەمریکا و ئەمریکا ئاساسن بە هاوپەیمانەکانی بۆ نایەنە پای ڕژیم چێنج لە ئێران لەو خەباتە جەماوەری و لەو کۆمەلگایوە خەبەر هاتووە ئەترسن پێیان وایە ئاسانی بۆیان کۆنتترۆل ناکرێ یا بە قەولی خۆیان ئێستا ئەو ئالترناتیوە تۆکمەیەیان لە باڵی ڕاست نییە کە پێیان وابێ فەورەن وەزعەتەکە ئەتوانێ کۆنتترۆلکە ئەوەش بەداخەوە
دوبارە تەلەفۆنێکی دیکەشە بەڵ زۆر باش من بەرحاڵ من ئەو نەبڵم بەرحاڵ دەستێوەردانەکە لێرە ئەوە نابێکە ئەڵام منجەر بێ بەڕژم چێنجە مەگەرەوەی ئەو خەباتە جەماوەری پاشەکشێ بکە ئەو خەباتە کرێکاریە پاشەکشێ بکە ئەوە بەتەوری واقعی ئەو وەختە هێزە ڕاستڕەوەکان بەهێزترەکەن بهێنە مەیدان یا هەر خودی جمهوری ئیسلامیەکی دەستەمۆ بە قازانجی ئەوانە بەرحاڵ بە تایبەت وشیاریەکی باڵا لە نێو بزوتنەوەی کاریگەری و لە نێو بزوتنەوە ئازادی خوازەکان بەرابەر بە تەرح و پلانی ڕژیم چێنجی ئەمریکا ئەو جۆرەی لە عێراق کردیان یا لە ئەفغانستان کردیان هەیەە دڵبەستەگیەک بە دەخاڵەتی زلهێزەکان نییە و ئەمە قسەیەک نییە من بیکەم بارها و بارها لە بەیان و ڕاگەاندنی زۆرێک لە ڕێکخراوی کرێکاری یا ڕێکخراوی جەماوەری کە ئێستا لە ئێرانە هەیە وتراوە منەمە ئاخرین قسەمە و هاوڕە شەماڵ من زۆر باشە زۆر باش دەستخۆش بڵم شەو خۆش و زۆر باش بگەم بە مقابلەیەکی دیکەدا زۆر باشە زۆر چاکە بەڵێ ئازان و خۆشەویستان بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان تا پێشەمەیەکی تر من و هاوڕە ڕەحمان پێکەوە دووبارە بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان پێشکەشەکەین تاو کاتە بینەرانی ئەم بەرنامەیە بە شادی و کامرانی هەسپێرن هەر بشی شەوتان یا ڕۆژتان شاد لە هەر شوێنێکە